الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت لە سێهەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەرنامەی ئێوارانی سی گەوهەر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. خوای گەورە مانگە مبارەکە بکاتە مایەی خێر و بێر و بەرەکەت بۆ یەک بە یەکی ئومەتی ئیسلام و سەرجەم موسڵمانان و بە تایبەتی خەڵکی کوردستانی خۆشەویست و بە تایبەتی تریش ئەم ستافە ئازیز و خۆشەویستەی کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم بینەرەکانمان. سپاس کاک شێخ، سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی بەرنامەی سی گەوهەر. کۆڵێک خۆشحاڵین کە لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە بە هاوکاری کاک شێخ فاتح و کاک شێف نەریمان و سێ چوار میوانی ئازیز و خۆشەویست کامڕۆ لە خزمەتیانە بەهرەمەند دەبین لە دەنگە خۆشەکانیان، لە قسە شیرینەکانیان، لە ڕێنمایی و زانیاریەکانیان لەگەڵ هاوکارانی زێدە ئازیز و خۆشەویستم و ستافەکەی کاک عەبدولخالق کە دەستخۆشی گەورەم هەیە بۆیان. ئینشاڵڵا ئەمڕۆژ بە خشتەیەکی بەرنامەی ناوازە و تازەوە بە کۆڵێک گەوهەری جوان و ناوازەوە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە ئەم دوو کاتژمێرە بەسەرە بین تا بەهرەمەندی زیاتر بین لە گەوهەرەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان. کاک شێخ، بەڵگە و بەرنامەکانمان وەک هەمیشە چەندانەیەکن. یەکەمینیان لە خزمەتی مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا دانەری حاجی جەلال کە بە ئاوازێکی شیرین قورئانمان بۆ دەخوێنێ. دواییش بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشی بەوتە بە پێز و شیرینەکانی خۆی لەبارەی مانگی پیرۆزی ڕەمەزان و خێر و عیباتە گەورەکانیەوە کۆمەڵێک وتەی شیرین دەخاتە خزمەتی بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. بەڕگەی سێهەمیشمان هەیە باس لە هەڵبژاردن و ئامادەکردنی ژەمی ئێوارانی مانگی ڕەمەزان دەکەین کە بەڕاستی کاک شێخ لەمەیانە هەندێک لە خێزانە بەڕێزەکان، هەندێک لە هاوڵاتیانە کەونە هەڵەوە لە چۆنێتی ئامادەکردن و خواردن و سازدانی خوان ئێوارە بۆ خۆیان و ئەندامانی خێزانەکەیان. ئێمە لە خزمەت بەڕێز دکتۆر سروشت وەهاب کە پسپۆڕی هەیە لەو بابەتەیە کۆمەڵێک زانیاری دەخێنە خزمەتی ئەو بەڕێز و خۆشەویستانە. کاک شێفیشمان هەیە تۆ قسەی لەسەر بکە. بڵێ کاک شێف نەریمان، خۆشحاڵین بۆی کامڕۆژ لە خزمەتیانین و هەر لە ئێسەوە چەقۆکەی گرتو بەدەستەوە چەقۆ گەورەکە. بەڵێ بەڵێ شێف نەریمان، چیمان بۆ ئامادەکەیت و سڵاوی خۆت بگەێنە بە بینەرانی خۆشەویست. پێشەکەی سڵاو و ڕێز و خۆشەویستی مەیە بە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی پەیام. ئەم ئێوارەش لە خزمەتانین بە چەندین خواردنی تایبەت و تەندروست. ئەمڕۆ خواردنێکی ئەڵمانی دروست دەکەین. هینخیندۆچە بە ناوی، ینی مریشکی ئەڵمانی، ینی بە شێوازێکی فرن دروستەکەن. ئێمە هیوادارم کەڵکی لەوە جیاوازە لە مایکە خۆمان ئەیخەنە فڕنەوە. بەڵێ ئەمە جیاوازە، بەڵێ ئەم بە شێوازێکی سەردەمیانەیە، ئەمە بە شێوازێکی جیاواز دروست ئەکرێت. بەڵێ سوبێکی خزڕەوادیشمانێ سەوزەوات لەگەڵ زەڵاتێکی بڕۆکلی و پەتاتە و شتانمانێنە. باشە، بەس ئێمە یەک کێشەمان هەیە بۆ خێزانەکان. عادەتەن لە وڵاتی ئێمەیە کارەبا نییە یا هەر زۆر زۆر کەمە. ئەمە گرفتی سەرەکی بەردەم خێزانەکانە کە ناتوانن بە فڕن شفتە بکەن وەک بەڕێستان، مریشک ببرجێنن وەک مەسەرن بەڕێست. چی بکەن باشە؟ ئەشتوانە هەلەنەوە تاوەیەکە سووریکەنەوە ئەویان باش ئینێکەن کێشە باش ئاگرێکی هێواش بە ئاگرێکی هێواش هەروکو فڕنەکەی دەرەچێتەوە. ئەگە سەری زۆر جوان قایم بکەیت بە سلیفۆن، سەری قایم بکەیت سەرەکەی کەیتە سەر وەکوت فڕنەکە دەرەچێتەوە. زۆر ئاسانە. ئەوە زۆر باشە، زۆر ئاسان. بەسە مریشکەمان هەیە، هیچی ترمان نییە. چۆن سوبێکیشمان هەیە، زەڵاتەشمان هەیە. ئەوە زۆر باش. ئەو مریشکە گەر بە ئەڵمانەکەی گەر ناوەکەی نەزانی
کێشە دروستەکە بۆ خواردنیان نا کێشە دروست ناکە ئەتوانی مەسەرەن بڵێ مریشکێک بەفڕن مەسەرەن بەس بە شێوازێکی سەردەمیانیان ها ئەمە پەتاتی لەسرە بە لە فرسە فڕنەکە پەتاتە بەخرخری لەسەرێتی دوای بینەران ئەیبین نچوانەوە یەک پرسیاری جەوهەری جیاوازەکەی لە تامەکەیەتی یان لە ڕنگ و بۆیەکە یا هەر جیاوازی هەیە جیاوازەکەی هەم لە تامەکە شایە و هەم لە دیکۆر و ڕەنگەکە شایە بەڵێ سەعباز من شتێکم هەیە لەسەر خواردن لەگەڵ شێف نەریمانە با ئەو باس بکەین خزمەت سەرجەم بینەرانی خۆشەویستمان ئەوی شەوەیە کە حقت حەزرەتی عومەر جارێکیان نشێتە بازار کاچێتە بازار پیاوێکە بینێ سێرەکە هەر دەسەکە بە گیرفانی و هەرچی حەزگەی کڕێ لێرا شتێکرا لێرا شتێکرا لێرا شتێکرا ئەم مناسبەی زۆر باشە بۆ ئێستی ڕەمەزانی خۆمان هێ فەرمێ كلما اشتهيت اشتريت هەر شتێککە حەز لێ بوو یەکسەری کڕیت نەسیحەتێکە ئامۆژگاریەکە ئەڵێ ئەوە هەمووی ناخوری هەموویشی ناتوانانی بخۆی ئیسفادە لەو هەموو خواردنە ناکەی یان کەمێکە خۆیت و ئەوی تری فڕێدی بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە زۆر جار ینی شتێکی زۆر حەز لەکەی نەچینە بازاڕی کڕین بەڵام ئێوارە کەمێکی خۆین بەڕاستی ئەم فەرمووی حەزرەتی عومەرجی ئەوەیەکە ئێمە لەسەری بۆستین و هەرچیەک حەزمان لێ کرد چونکە ئەو شتی کە حەزی لەکەی تۆزێک لێی بوەستە اعتیادی بی تۆ لی لەزەتێک ئەبینی لەوەی کە نەتکڕیوە لە وەکو پیاوەی کە لە تورکیا مزگەوتێکی دروست کرد بەچی هەر بۆهی کە بەگریمان خواردووە بڵێ بە تورکی وابزانم پێڵەن سەنکی یەدم کەئەننی ئەکەل نەزەمە عەرەبێک بەڵێ من ڕێنمایەکم پێدرا بەس ڕاستەکەی هیچ تێ نەگەیشتم دەست بە بڕگەکانمانەکەین باش نییە لە خزمەت بەڕێز و خۆشەویست مامۆستادانار حاجی جەلال باتەشریف بەرمێ بۆ نێو ستۆدیۆی بەرنامە بە گەرمی بە خێرهاتنی یەکەین السلام عليكم. باشی مامۆستادان یەخوا بەخێر لەگەڵمان بۆ يخوى بخير باشي ماما صيّن يا باشا مصيّن دسماجم خوف كارم شو تشريفتان هنا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆم بخۆش حاڵە زانم کە لە خزمەت جەنابتانە و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویستم داواکارم لەخوای پەروەردگار دوعا و عیبادەت و ڕۆژووی هەموو لای قبول بکات ئەو برانی پشت کامێرە خوای گەورە لەشیان ساخە و شێف نەریمانیش خوای گەورە لەشی ساخە یاخوا سەلامەت یاخوا ماما صیّن لە شاری سلێمانی و لە خزمەتانم لە گەڕێکی گۆیژۆ یاخوا سلامەت خوا بکە ماما سەماجەکەم تۆ پرسیارێکی لێ نییە خۆ سەر فەرموون ماما فەرموون نابێت کاک دانە ڕێنمایی بکە بۆەوەی هێندێک قورئانمان بۆ بکەنەوە نییە ماوەسە دانەرگیان ماشاءالله دینێکی زۆر خۆشی هەیە و سەدایەکی زۆر باشت هەیە لە قورئان خوێندن بەداشتی بەخێر باتەوە اللهم آمین حەزەکەین بزانین سەرەتا چیمان بۆ خوێنی و بە چه ئاوازێک بە چه بڵێن قراءەتێکە خوێنی بڵێ بسم الله الرحمن الرحيم سرتا لخدمة جنابتنا وبينراني خوشيستا مقامي عراقي خوينم وكل مانجي رمضانين آياتي رمضان خوينا يعني واصلين لخدمتنا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما
فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون صدق الله العظيم. يا ربي خواجه زاواتنا يا جزاك الله خيرا. أم قراءتي عراقية بالله ما شاء الله زور خير. صيغ وسلم وصيغ خواجه وسلامتك وصيغ ما مصير قراءتها يعني سجنها بالكهاتي بالله عشان برسالك توزع الشخصية وقوانين لخدمة أنا خو آماده کردن بۆ خوێندنی ئەو قورئانەکە ئەو ڕۆژەی خوێنی پێشەوە ئەگەر بەشی قورئان خوێندنە هەبێ هەست ناکەی ڕۆحێتی ینی زیاتر بێت ئەو قورئان خوێندنە لەوەی کە یەکسەر قورئان بکەیتەوە ینی پێشتر بۆ نمونە چەند لاپەڕێکی خوێند بێت جوزئێکی خوێند دەبێت اینجا ئیستیعداد زیاتر نابێت ئامادەی باشتر نابێت وەکو بابەتی مەقاماتەکە و ئاوازەکان لایەنە ڕۆحیەکەی بەڵێ مامۆساییان وەڵا حەقیقەت پێش هەموو قورئان خوێندنێکە تۆ بە تایبەت نەغەم و ئاوازی خۆشی تیابێک و تیلاوی عێراقی تیلاوی میسری پێشەوە هەم لایەنە ڕۆحیەکە خۆت بخەیتە ئەو مەوقیعەوانێ قورئان بخوێنیت بۆی چێژی ڕۆحیەکە بەدەست بێنیت ئەمە یەکەم لە لایەنە ڕۆحیەکەوانێ دووەمیشیان بۆ ئەوەی کە تۆ تەمرینێک بکەی لەو کاتێک کە تۆ قورئان خوێنی نەزانی بە کام مەقامە دەست پێ بکەی ترتیبی هەیە بۆ نمونە تۆ لەو کاتەیە کە قورئان خوێنی لێو تێک بچێ مەقامەکە نەزانی چی دەست پێ بکەی قورئانەکە خۆش دەرناچێ نازانی لێو تێگەچێ بەچ مەقامێک دەست پێ بکەی بۆیە پێشەوە باشترە تەمرینی بۆ بکەی هەم بۆ لایەنە ڕۆحیەکە بۆ خۆت و بۆ گوێی بیسەرانی خۆشەویستیش بۆ ئاواز و نەغەمەکە مەقام گۆڕین لە کاتی قورئان خوێندنە بەڵێ ینی قراءەت تێک نادا نەوەڵە مامۆسایەکی لە جوانی و حەلاوەی تیلاوە مەقام گۆڕینە تەفسیری ئاەتەکان بە سەوتی ئەەکەی بە مەقامەکان ئەو ئاەتانی کە خوای پەروەردگار باسی عذاب و باسی تووڕەی خوای پەروەردگارە بە مەقامی سەبا و بە حیجازی خوێنی مەقامێکی حەزینن جاری وا هەیە ئەوانی کە بۆ من لە قورئانە شارەزانین لە مانەی قورئانە شارەزانین سێرەکە عەبدولباسط بە مەقامێکی حەزینەی خوێنێ
تەسەکە بە گریان چێژی ڕۆحیەکە وەرەگرێ ئەڵێ وڵاتی ئەگەم و قڕان خوێنە ئەڵێکی لە مقامەکەیەوە بەڵێ تەفسیرەکەی پێ ئەگا ئەو ئاەتانەشی کە خوای پەروەردگار باسی فەریح و باسی چوونە ناو بەهەشت و ئیماندارانەکە بە مەقامی کوردی خوێنین یان مەقامی بەیات یان مەقامی سێگە باقی مەقامەکانی تر بڵێ مامۆستا دەنا فێربوونی ئەم قیرائەتانە و مەقامانە چۆنیە مەسەرەن زۆر کاتیانەوێ هەموو کەس دەتوانێت بەهرەمەند بێ لەیان فێریان ببێ یان شێخوی ئەم بەهرەی تیابێ و دوجار پەروەردەی بکە مامۆستاییان فێربوونی ئاوازەکانی قورئانی پیرۆز ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی مەقامات خۆی سەماعیە وەکو بابەتێکی نووسینەکی نییە بڵێ لە سەر مەلزەمەیەکە لەبەر یەکەم و فێرە بابەتەکە بابەتێکی سەماعیە ئەبێ ئەو کەسە پێشەکی حەزی بۆی هەبێ کە حەزی بۆی هەبوو بەخوا لەواچی لەمەوە یە هەفتەی هەمووی فێر بیت سەنا بەستر ئەکەیتە ناو بازنەی مەقاماتەکانوانێ دوێ ئەوەش لای مامۆستایەکی بەڕێز فێری مەقامات بیت ئەوە خێر عەلا خێر بە ئەکادیمیانە فێرە بیت و مەقاماتەکان جوان زەبتەکەی زۆر باشە جەنابەت زۆرت پێچوو بۆ وەکو خۆت تا گەشتیتە تا مەقامێکی ئێستا والله مامۆستاییان تقریبا 4 ساڵە من هەر لەگەڵ جەنابی کاکتۆ کۆچە خی گەورە پاداشی باتە من قوتابی ئەو بووم مەقامەکان لای کاکتۆ کۆچەر فێر بووم خوا پاداشتی باتەوانێ بەس کە فێر ئەبیت ئەوە کۆنی تر تاوازی لێبێنی قورئان خوێنمان زۆرە ئیبداع لە قورئانەکەیە کە لە سەوتەکەیە لە نەغەمەکە ئەڵێ ئەم ئاوازە زۆر خۆشە ئەم ئاوازەیە تەبەرگوێت ئەو کاتە تۆ هەر جارە و ئەبدەیتە بیتەوە تازە ئەبیتەوانێ مەقامێکی ئەو مەقامە و بەڵام بە ئاوازێکی خۆشتر ئەبێت دایمە لە نوێبوونەوەیە بیت چۆ بیر دەچێتەوانێ برادەرمان هەیە ساڵی 2015 فێری مەقامات بوو ئێستا لە وڵایەکی بیر نەماوە ینی مەقام بیرەچێتەوە بەڵێ مامۆستاییان بیر ئەچێتەوە مەبارەسی بکەیت ئەرە وڵایە مبارەسێکی تاوەکو جوان غەز نەبێت جوان لە مێشتا ئەچەس بێت قوتابیمان هەیە ئەڵی کاکە ڕۆژی 20 جار ئەم مەقامە بۆ ماوەی هەفتەیەک بۆ ماوەی هەفتەیە 20 جار ئەم مەقامە بە سەماعە جوانگوێی لێ بگرە بۆی چەسب بێ لە مێشتا ئابۆ تەمرینانە اینجا دوایەوە تۆزێ وەرەگرێ هیوامان هەیە چەس پیش بووە بەڵام وازی لە مەقامات هێنا وازی لە فێربوونی ئاوازەکان هێنا و مڕاجعی نەکرێتەوە بیری چۆتەوانێ ماسەعباس وەڵامی من هەر کاتی خۆی خۆزگە خەریکی مەقام بوومە ڕەنگە هەنی ئیسفادەم لێ بکرا من خەریکی مەقامی ماوەسا عەمر خالید بووم دۆبلاژەکانی ئەو فێر بووم ئەویش گەورەی و خێر و بەرەکەتە بەست بە جۆرێکی حەزت لە یە بوو لە سەرەتاوە حەزم زۆر لێ بوو چکە کاتی خۆی ینی مناڵ بووم لە تیپی سرودا بووم حەزم زۆر لە ینی سرود و تەن و سەرۆکتیب بووم و هەتا لای ماوەسا بەڕەحمەد و ماوەسا بەختیاری هەڵەبجە تیپی پەیام ئەو کاتە من فێری ینی سرود و فێری ئاواز و شتانە زۆر بووم بەڵامی تر ینی زۆر نەچوون بەلای مەقاماتی قورئانە و کاتەوە زۆریش ئەو کاتە وارید نەبوو ینی نەبوو من باسی تیپی سرودێک کرد منیش بیرەوەریەکی تاڵ و شیرینم لەگەڵ یا هەیە لە تیپی سرودا ئەو کات لە مزگەوت قورئانمان نەخوێن کە لەعادا چوینە ناو تیپی سرودیەکانیشەوە بۆ حاڵەتێک بۆ بۆنە و مناسەبەتێک کە هەمیشە ڕیزیانە کردین برای خوازای باتەوە سەرپەرشتی وتنی سرود و کۆرس و بابەتانەیە کرد هەمیشە هەستیە کرد کە دەنگێکی گەڕ لە ناو کۆرسەکەیە هەیە هات ئاوا گوێگەر ڕێک ئەنیش بە منە سوکێ دەریە کردم لە ناو ڕیزەکەی وت بخواتەوە دەنگی گەڕەوە ناو کورسەکە ناچێ ئەوە کاگەرم یادی بەخێر ئەسەر لێرە بوو هەیەتر ئەویش کۆمنتێکی لێ مامۆستا دانەر بۆ ئەوی کە بە جۆرێک لە جۆرەکانی ینی ئەمە بێتە تەواوکاری یەکتری مەقاماتەکان و قورئان خوێندن و قیرائەت و ئەوانە چەند پێویستە و کەسە زۆر بەباشی فێر بوو بێ کە قورئانەکە بخوێنێتەوە لە ڕووی تەجوید و زانستی خوێندنەوە و ئەو بابەتانەوە بۆی هاوکاری خوێندنەکە و تیلاوەکەی بکە با بڵێ ئەو قاریئەی کە بیەوێ ئاوازەکانی مەزبوط بێ پێشەکی پێویستە لای مامۆسایەک دەورەیەکی کاملی سەرەتایی خوێندە بێت بۆ فێربوونی ئاوازەکانی قورئانی پیرۆز نازانم بۆ دەورەی تر بەس کاکتۆ کۆچەر دەورەی هەیە لە ڕێکخراوی ئیقرا لەسەر ئەساسی ئەو من ئێستا و شەرحیاتە ئەکەم دەورەی سەرەتایی هەیە ئەو قوتابی خۆشەویستانە کە فێرخوازانە وەرەگرن دەوری سەرەتاییان پێ ئەڵێتەوانێ هەر حەو مەقامەکە ئەخوێنن بنچینەکانی
دوای ئەوە ئەم تەلە بە خۆشەویستانە پاڵفتا ئەکرێن برێنە دەورەی پێشکەوتوان فێری مەقامەکان بە جوانی فێریانەکە فەرعیاتەکانی فێرەکە فێری ئەوە ئەبن چۆن تەعامل لەگەڵ مایکاکەن چۆن لە مەحفەلە یان لە مسابقاتە قورئان بخوێنن ئەیکەن بە قاریئێکی پێشکەوتوو قاریئێکی باش بۆ قورئان خوێندن ناڕووی تەجویدیشەوە فێریانەکەن ئەسلی پرسیارەکەی زیاتر ماوەسا تۆ زیاتر لەش بە چ مەقامی خوێنی هەنی سەم میسرەکان یاخود عێراقیەکان بۆ تۆ ئاسانترە ینی هەر کەسە لەوانێ ماوەسا مەقامێکی بۆ ئاسان بێت بۆ من خەنجەرە و بۆ قوڕی بەڵێ مەقامی بەیات بۆ من زۆر خۆشە ئەوکو حەزی خۆ مەقامی بەیاتم زۆر لا خۆشە لەگەڵ سەبایە بەڵێ بەیات فەریحە و سەباش حەزی بەیات حیجازیە بەیات هەموو قورئان خوێنێ کە دەست پێ ئەکا سەرتا بە بەیات دەست پێ سەر بە قوتابخانەیەکە بەیات با بڵێن مەوەسەڵیان هەمویان هەر هەیەە قوتابخانەکان بەیاتیان هەیە بۆ منێسە بەیاتی عێراقی و بەیاتی میسری هەر یەک شتە بەس ئەداکی جیاوازە ئینە هەر یەک مەقامە لە هەموو دنیای یەک مەقامە بەیاتە بەس فەرعیاتی هەیە بەشی هەیە جزئی هەیە هێناوەکو قوتابخانەی عێراقی و قوتابخانەی میسری هەر یەک مەقامە بەس بەجیە زۆر زۆر باش ئێمە ئێستا بۆی پێشوازی لە مامۆستای بەڕێز بکەین مامۆستا ئەحمەدی خامیشی و دوجاریش پێکەوە لەگەڵ کاکدانەرە گوێیکی بات بەڕێز مامۆستا ئەحمەدی خامیشی باسی گەورەی کارە گەورە و عیبادەت و خێرە گەورەکانی مانگی ڕەمەزانمان بووە مامۆستای بەڕێز و خۆشەویست عەلەیکە السەلام ورحمة الله وبركاته یاخوا بەخێر بێن خۆشحاڵین قبول ان شاء الله بخير بين تشريف بين يا مامۆستای بەڕێز یاخوا بەخێر بێن خۆشحاڵین بە تەشریف هێنانتان ئەمانەوێت لەگەڵ جەنابتانە توێژێک دەربارەی ئەو کارە گەورە و خێرە گەورانەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کرێ دەرفەتی گەورەیان بۆ وەرگرین بەتاکید ان شاء الله جەنابیشت بە زانست و زانیارێک گەورە و بە پێزەکانتان لێمان ان شاء الله بەهرەمەندمان نەکەی بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان سەڵات و سەلام لەسەر گیانی پاش پێغەمبەر صلی الله عليه وسلم جا لە شوێی ڕەمەزانەوە دەست پێ بکەین ماشەڵڵا ڕەمەزان هەمووی خێر و بەرەکەتە ماشەڵڵا چونکە سنەتی خوای گەورە وایە لە هەموو دروستکراوەکانی نوێنەر و گەورە دروست دەکات دیاری دەکات مەسەلەن ئەگە تەماشا بکەین گەورەی هەموو شاخەکان چێوی عەرەفەیە مەسەگە تەماشا بکەین گەورەی هەموو بەردەکان حەجەر الئەسوەدە باشە نوێنەری هەموو کانزاکان ئاڵتوونە خۆ کانزا زۆرە بەڵام ئاڵتوون لە هەمویان بە قیمەترە گەورەی هەموو مرۆڤەکان پێغەمبەرانن وە گەورەی هەموو پێغەمبەرانیش پێغەمبەری ئیسلامە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ جاگە سەرنج بدەین گەورەی هەموو ڕۆژەکان ڕۆژی جومعە یان ڕۆژی عەرەفە ئەنجا گەورەی هەموو شەوەکانی شەوی قەدرە گەورەی هەموو مانگەکانیش مانگی ڕەمەزانە لەبەرەوە خوای گەورە کۆمەڵێک فرسەت و هەلی بۆ بەندەکانی دیاری کردووە کەوا ئەو فرسەتان ئەو هەلانە بقۆزنەوە لە تاعات و عیبادەتدا یەک لەوانە مانگی ڕەمەزانە جا قسەتان لەسەر ئەوەی وەڵامی پرسیارەکە ئەو خێرە گەورانەی کە لەناو ڕەمەزاندا هەیە انشاءالله کە دانیشین و دەست پێکەین مامۆستای بەڕێز فەرمووی ئەوش مامۆستا داهێنا لە جەنابی سڵاوی خوا لەبێ درێژ و سەلامەتی ئینشاءالله موفق بن یا فەرمووی جەنابی يا الله خير يا اخواني مرات خير بن ستشاو عبادات سپاس دەکەین ان شاء الله تعالى خۆشحاڵ بین کە لەم کاتە لەم ساتەدا بە خزمەتان گەیشتین بە خزمەت بینەرانی ئەزیز و بەڕێزی تەلەڤیزیۆنی پەیام خوای گەورەی ان شاء الله تعالى عبادات لە هەموو لایەکمان قبول بکات ماوەسەگیان ئاەتێکی قورئان نازانم مامۆستادانەر خوێندیاننا شهر رمضان الذي أنزل فيه القرآن يعني أم فضل گەورە کە خوا ئەیا بە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەتوانین بڵێن یەکەم فەزڵێک کە زۆر گەورەیە لە مانگی ڕەمەزانە بریتە لە قورئان خۆی ڕەمەزان بەچی گەورە بووە بەوەی کە قورئان تیادا بەزیوە کەواتە ڕەمەزان مانگی قورئانە ڕەمەزان مانگی قورئانێک طبعا لە ڕەمەزاندا ڕەمەزان لەلایەک مانگی ڕۆژوانە مانگی تەراویحانە عیبادەتی ڕۆژانی ڕەمەزان ڕۆژوە عیبادەتی شەوانیشی تەراویحە کە ئەوی شەو نوێژە بەس پێش خراوە بۆ ئاسانکاری ئەینا شەو نوێژە شەو نوێژی ڕەمەزان تەراویحە ئەنجار ئەمە مانگی ڕۆژوانە و مانگی تەراویحانە هەموو ئەوانش بڵێن بۆ منە ڕۆژوو بە فەرمانی خوا لە قورئاندا فەرز کراوە کەواتە ڕەمەزان بەڵێ مانگی قورئانە
بۆیە ئێمەش پێویستە لە ڕەمەزاندا زیاتر لە هەموو کاتێک لە خزمەت قورئان دابین بە خوێندنەوەی قورئان و هەروەها بە شێوەیەکی جوان بە تەجویدەوە بە عەقیدە و بیر و باوەڕەوە بەڵام تەوحید قەبلە تەجوید ئەنجا دوایە تێگەیشتنی قورئان زۆر مهمە تام و چێژێکی لێ دەکەی و هەروەها عمل پێکردنیش ئەوە نوری عەلا نورە بۆیە ئێمە هەوڵ دەین دائیمە لە مانگی ڕەمەزاندا خەڵکێک هەیە دەڵێ ئەمن 3-4 ختمم کردووە ئەوەندە ختمم کردووە بە تێگەیشتنی من ئەمەیان باش نییە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا لە ژیانیان مابوو هەر ڕەمەزان یەک ختمی کردووە ئیلا ئەو ساڵی کە وەفاتی فەرموو لەگەڵ جبریلا 2 ختمی کرد وەکو مراجعەی قورئان کەواتە ئێمە ئەگەر بێت و لە ڕەمەزانە ختمێک بکەین ڕێگەی لێ نەگیراوە زۆریش پێ ئاساییە بەڵام یەک ختم ڕۆژی شەو ڕۆژێ جوزئێک بەڵام بە تەدەببور و تەفەکوور و تێگەیشتن و هێواش لەسەر خۆ لەسەر ئاەتەکان هەڵوێستە بکەی ئەو ئاەتە هەمووی لەگەڵ منیەتی لەگەڵ منیەتی ئەمە زۆر مهمە ئیبن عەباس خوا علیان ڕازی بێ کە گەیشتە ئاەتی لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ئەڵێ قورئانەکەی دایا و چووە ماڵەوە قاتێکی زۆر جوانی خوا قات چون قاتەکەی بەخشی ئەنجا هات و دەستکەی بە قورئان خوێن قوربانەوە چی بوو ئاوا ڕۆیشت بەجێ تێژاتی وتی وەڵی ویستم ئەو ئاەتە تەطبیق بکەم ئەمن ئەوەی زۆرم خۆش دەویست لە ماڵێ ئەو جلێکی جوانم هەبوو چون بەخشیم ئەنجا هاتم جا خۆش ئێمە قورئان تەطبیق بکەین ئێمە سپاس بەخوا دەزانین لە ڕەمەزاندا و لە هەموو کات زیاتر ختمی قورئان زۆرە قورئان خوێن زۆرە بەس کێشەکە ئەوەیە عمل پێکردنەکەی کەمە یعنی ئەمە کێشەیە یعنی لە هەموو کێشان گەورەتر ئەمڕۆ عمل بە قورئان ناکرێت جارە قورئان نەخراوەتە بەرنامەی ژیانی مرۆڤەکان لە دەستور و یاسای وڵاتدا ئەنجا وەکو کەسایەت وەکو خەڵکانیش تاکەکان وەکو پێویست قورئان وەکو پێویست ئیشی پێ ناکرێ یعنی لە هەندێک بوارەوە بەڵام زیاتر ختمکردنی زۆرە و عمل پێکردنی کەمە ئەمە گرفتەکەمە جەنابی ئەمسا تا لێشی فێر نەبی لی تێ نەگەی نازانی عملیشی پێ بکەی بەتاکید جا بۆی بگەیتە ئەو مەقامە پێویستە دانیشی لە خزمەت مامۆستایەکی بەڕێزی و جەنابەت بۆی فێر ببی کاری خۆت تەرخانکەی بەڕاستی ئێمە کێشەیەک یەکێک لە کێشە هەرە گەورەکانی ئێستاوەیە کە هاوڵاتیان مسلمانان زۆر کەم کاتی خۆیان بۆ فێربوون لە زانستە شەریەکان تەرخانەکەن و نازانم ناچاریەیانە بەڵام ئەوەندەی بە شوێن ژیان و بە شوێن دنیاە ڕاکە و هەڵپە و سوزانم ئەو شتانە هەیە بەشێکی کەمی لێ تەرخان ناکەین بۆی دەرفەتێک وەرگرین لە خزمەت مامۆستا بەڕێزەکان دانیشین لێنەوە فێر ببین بۆی کە خوێنمانەوە بتوانین تەطبیقەکەی زعین دەتەوێت بڵێ ئومەتی ئیقرا لا یقرا یعنی ئێمە یەکەم ئاەتی قورئانەکەمان ئەوە پەیامەکەمان ئیقرا بخوێنە خەڵکەکە ناخوێنێ جا ئایا لەبەر تەکنۆلۆژیا و مۆبایل و ئایا لەبەر مەعیشەت و ژیان و بەڵام ئەی مەگەر قیامەت نایەوێ خۆ ئەگەر خەرچێک قسەی لەگەڵ دەکەی دەڵێ کاکەوە بۆ لە مزگەوت دیارنی کورە لە جەماعات کورە لە خوێندن لە چی دڵ وڵای مامۆستا مەشغوڵم کورە دنیاش دەیەوێ ئەی قیامەت ئی باشە خۆ قیامەت دنیا لە چاو قیامەت قەترە بە دەریایە یعنی بەڕاستی یعنی قەومانی پێشێمە کە 700 ساڵ و 800 ساڵ ژیانیان بووە کاتێ لە قیامەت لیان پرسیون کەم لەبیستم عادەدە سینین چەندمانەوە لە دنیا قالوا لەبیثنا یەومەن ئەو بەعض یەوم ڕۆژێک یان بەشێکی ڕۆژ کەواتە دەبێت ئێمە بڵێنسی وڵای بڵێ مەڵای خەوێک وڵای دڵنیام لە دنیادا بووم هەر ئەوەندە یعنی ئێستا هەموو تەمەنەمان بەسەر بردو چیمان لەبەرچاوە لەبەر ئەوە تۆ دەبێ ئەوەندە گرێجی بە ئیشەکە بدەیت کە قیامەتیش دەیەوێ قورئان فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی تۆ لە 24 ساعت یعنی بۆ دەبێ ئێمە ئامادە بین 4-5 ساعت بۆ مۆبایل تەرخانکەین تەماشا دەکەین بەردەوام یان یاری گەنجەکان یان مەسەن لەو کافتریادا دەنیشن نێرگە لە دەخۆن ئەو کات تەمەن بەزایدانە بۆ دەبێ ئێمە ئامادە نەبین یعنی لە 24 ساعت چەند ساعاتێک بۆ خۆمانە ئەویش بۆ دینەکەمان تێبگەین جا ئێستا فێربوونی زۆر ئاسانە هەموو شتە لە بەخەڵی خۆتدا مۆبایلەکەی ئەو مامۆستا قسە دەکات هەموو شتێک یعنی حتا ئەگەر مەبەستت بێت ئەگەر لە خزمەت مامۆستاشدا نەنیشی هەموو عیلمەکە ئەوە لە مۆبایلەکەدا و هەموو مەبەستت بێت بەڵام ئەوە بەڕاستی کارەساتە کە ئێمە زروفێکیان دروست کردووە خەڵک سەرقاڵە لە هیچدا مەشغوڵە لە هیچ کوا بەرهەمەکەمان یعنی ئێمە نگە بیر دەکەمەوە ئێواران کە محاسبەی خۆمان دەکەین ئەرێ ئەمڕۆ من چیم کردووە بۆ قیامەتم بۆ دنیام بۆ چی ئەبێ ئێمە لە خۆمان برسینەوە ئێمە مەشغوڵین لە هیچ بۆیە زۆر گرنگە لە ڕەمەزانە بەڕاستی لە خزمەت قورئان دابین جا چەند خۆشە
لەگەڵ تەجویدەکەی لەگەڵ عمل پێکردنی لەگەڵ تێگەیشتنی علومی قورئانیش بزانی ئەو قورئانە چۆن نووسراوەتەوە بۆ ئەوی ڕەدی شوبهات بۆی هەموو شتەکان یەقین بێ لە دڵتدا کە ئەم قورئانە کە لە ڕەمەزان هاتە خوارێ ڕەمەزان بەهۆی قورئانەوە ئەوەندە گەورە بووە عەزەمەتی قورئان بزانین ئێمە هەموو دەڵێن قورئان گەورەیە بەڵام تا چەند تێگەیشتون و عملی پێ دەکەین بەڵێ مامۆستا عەباس شتێکە بیر خستمە جەنابەت مامۆستا خەڵک ئیسە زۆر دەسەیاتە علومی شەرعی حەدیث علومی قورئان لە بواری فقهیا زۆر قساکە جاری وایە فقه و عەقیدەت یەکەڵەکە یعنی کەسێکی ئاسایی بێ من مامۆستا عەباس فڵان فیسار چەندێ ضرورە چەندێکمان پێویستە لە علومی شەرعی بیزانین و لە کوێ قسەی تیانەکەین ئێستا قسەکەر مفتی زۆر بووە ئەم کێشە چۆن چارەسەرەکرێت یعنی کەسێک گەنجێکە ئەم میدیا گەورە هەیە لە بەردەستیا هەیکاتەوە حەڵاڵ و حرام دیاریەکە کافر خەڵک کافرەکە خەڵک منافقەکە خەڵکەکە لەسەرچی لەسەر ئەساسی نابیل کێ خوێندێت و لەسەر ئەساسی کۆمەڵ علوم یعنی ئێمە چی بکەین بۆی سەرمالێ نەشێوێت و لە هەمان کاتا دینداریکی باش و علومی شەرعیکی باشیش وەربگرین بە تاکید پرسیارێکی بەجێیە واجبە لەسەر هەموو موسڵمانێک جملەتەن بە کورتی بای ئەوەندەی دینەکە بزانێت کە بۆ خۆی لە هەموو بوارێکەوە کورتەیەکی بزانێ کورتەیەک بەڵام بوارەکانی کە بەجێ دێڵێن بۆ ئەهلی اختصاص مثلا لە بواری فقهیە تۆ ناکرێت بچی لە مامۆستایەک بپرسی کە پسپۆڕەکەی بەس عەقیدەیە یان مثلا پسپۆڕەکەی نحو صرف علومی ئالێ یان پسپۆڕەکەی چونکە بەڕاستی مەسەلەی اختصاص زۆر گرنگە چرا ئەوەی کە هەموو کە قسەی تێ بکە ئەوە هەر زۆر ئەمە بەڕاستی فتوای فەوزا هەیە هەر ئەوە وای کردو ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی موسڵمانان پەرتەوازە بن دڕدۆنگ بن لە یەکتر بەرامبەر بە یەکتر یعنی غەرەزێکیان هەبێ لەبەرەوە بەڕاستی هەر کەسە لە خۆیەوە قسە بکات ئەوە هەم بۆ دنیای زەرەدا و هەم بۆ قیامەتیشی زەرەدا بۆیە دەبێت ئێمە هەر کەسە فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون ئەوەیە کەەوە ئەهلی ذیکر ئەو کەسەیە کە لەو بوارەیدا پسپۆڕ بێ شارەزا بێ هەروکو چەند جار بیستوتانە لە یەکێک لە ملحید بیان نەزان بێ هەرچی بێ لە زانایش پرسی ئەرە ئێوە دەڵێن قورئان هەموو شتی تێدایە ئایا قورئان باسی ئەوەی تێدایە هەنگوتی ناناوە کە دەیکا گونکەکەی چەند بێوتی ئارە وڵاتی دایەتی کوتی کووە ئەوتی خوا لە فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون دەیوتی لە ناناوەخانەیەک بپرسی ئەوەی کەوا ئیشی ناناوەکە هەنگوکەکە بێت چەند گرام چەند قورس بێت چەند بێت چۆن بێ ئەوە تۆگە لە ئەهلی خۆیت پرسی لەبەر ئەوە وەکو جاران دەڵێ نان بۆ ناناوە گۆشت بۆ قەساب یعنی بەڕاستی هەر کەسە بە لە بواری خۆیدا قسەی لێ وەردەگیرێت جنابی مامۆستا ئێمە دەرفەتێکی گەورەمان لە بەردەمایە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە سێ ڕۆژی یەکەمی مانگی ڕەمەزانی لە دەی یەکەم کۆمەڵێک کار و عیبادەتی گەورە هەیە کۆمەڵی خێری گەورە هەیە ئەکرێ ئێمە ڕەمەزان بە دەرفەت بزانین بۆ دەستخستنی خێری گەورە بۆ کۆکردنەوەی کاری باشی زۆر لە مەگە پیرۆزەیە ئەنجامیان بدەین ئەکرێ بەدەر لە خوێندنی قورئانی پیرۆز کە جەنابتان ئاماژەتان پێ لە خێرە گەورەکەی چیتر ئەنجام بدەین بۆ ئەوەی ئێمە بەهرەمەند بین لە مانگە پیرۆزە و ئەو دەرفەتە گەورەمان لە دەست نەڕوە زۆر جوانە طبعا لەسەر گەورەی ڕەمەزان قسەمان کرد بۆ ئەوەی نەکەوینە بەر ئەو فەرمودەی کە دەفەرمێ ڕەغیمە ئەنف رەجوڵ ئەو عەبد ئەدرەکە ڕەمەزان فەلەم یوغفەر لەهو بۆی ئەوەمان نەکەوینە بەر ئەو فەرمودەیەکەوە ئەو فرسەتەمان کەسێک بڕوا لە دەستی بچێت چکە هەر دەڕوا بەڵام ساڵشکە بە تازەی تو ئێمە دەڕوین ئەوەی کە لە ڕەمەزانە زەرورە بیکەین تۆی ڕۆژوگر تۆی ئیماندار ئەوەیەکەوە یەکەمینیان ئینسانی ڕۆژوگر طبعا ڕۆژانەی عیبادەتی ڕۆژانەی ڕەمەزان ڕۆژووە پاشێوان هەڵسینەوە بۆ ئەوەی کەوە ئەو خێرەمان لە دەست نەچێت تەسەحەڕوا فإن في السحور بركة یوا دەڵێ جا گەنجەکان لەبەرەوەی تا نیوەش تا بەریبانی خەریکی مۆبایلە خەبەری نابێتەوە هەڵسە ئەگەر قمێک ئاویش بخۆیتەوە چونکە بەرەکەتی دنیا و دوا ڕۆژیدا پاشێو هەم ئەگەر پاشێوت کرد بۆ جەستەت قازانجە و ئاو شلەمەنی پێویستە بۆ جەستەی لیسان و هێزێکت دەدا بەلەستەوە دووەمیشان تۆ فەرمودەی پێغەمبەری خوا جێبەجێ کردە صلی الله علیه وسلم کەواتە تۆ خێری دنیا و دوا ڕۆژ دەستکەوت لەو خێری خۆت بێ بەشمەکە تۆی ڕۆژوگەر دوای ئەوە کە پاشێوەکەت کرد ئەوە نوێژی بانی مسۆگەر دەبێت تۆگە هەڵ خەبەر نابێتەوە کە پاشێوت کرد جەماعەتی بانی مسۆگەرە پیاوان دەڕۆن بۆ مزگەوت ئافرەتانیش لە ماڵەوە کە دەچی بۆ مزگەوت ئەوە بانگی داوە کە بانجی داوە وریا بە پێشەوەی نوێژەکە بکەیت دوورکە عسونەتی ڕاتبی نوێژی بانی لە چیز نەچێت بۆ خەیڕ من الدنیا وما فيها
وخير من حمر النعم لا الدنيا باشرة أو ذاك أو دورك عتاد كده أنزل نيجي جماعات بجماعة نيجي بيعني ذكي هر كسي كيش نيجي بيعني عشاء لمزجوت كان آمده معناه ولا صفات منافقي دولة باش دواي أول كان نيجي بيعني تانكر لبير تان نتسي نيجي ششتنجاو نيجي ششتنجاو شونك على كل سلامة صدقة هم جمجيك دبتو خير شي بوبكي أيستا أم بنزي سي جمجي تدايا أجد يك جمجيان إجنك راكب وخستخانة زا خستخانة يستر أو هم مصرفة أو هم عنده أو هم مدبر درمانة كواتا سباس بوتو خوا جمجي كانم إجدك زا أمر خلق وهليات وازان يستر السامان بس بارا عالم وشتو هذا بلام والله دين داري بختورية لش ساغي تاجي باشاياتي كالسريها مكزنية قناعة دولة مندية است أم ساعتي كمنت ولا شمان صاغة هم الدنيا يما دواي أو كواتا إما دفرمو بهمو جمجي خيري كده ببوكي إنسان سياسة وشخص جمجي أريس سياسة وشخص خير بشي ذكري لبروا دفرمي يجزئ عنه ركعتان يركعهما في الضحى دور كعتي نيجي تشتنجاو لجاتي هرمويتي أو نيجي بيان يذكر أنزل دواء السنة تذكر نيجي تشتنجاو تذكر أو زار بينس فرزكان بينس فرزكانيش لما زجود بجماعات آجات عن لبي روجو جران أما فرصتي زوج كلا رمضان هموي كان بارد بيتوا كواتا بينس فرزكانيش أنزام بدين بجماعات شونك أيوة هي ضرب والله لما عليكم نجد كم متعقد مني ومن دال بازار وخلا بالقي ومن الناس منا في غمر فرمان صلى الله عليه وسلم من اعتاد المساجد فاشهدوا له بالإيمان هار كسي هامو شوي مزجو تاني كردو خوي بيو قرد شاتي ببدأ إيمان داره مفهوم مخالفة كيشيا يعني هار كسي هامو شوي مزجوتي نكرد لباخكي باليا و نتشو بمزجوت بترسل إيماني أو خطرة اللي بخوي دابشته أو فرمودها أما بينس فرزكان أجاتان ليبيا أو جال لقل بينس فرزكان روجو جراني برز لهم كاتيك ده بتعبتش لرمضان إما دوان زركعت سنة الراتب مانية دوان زركعت كبيغمبر صلى الله عليه وسلم فرمتي ما من عبد يصلي كل يوم 12 ركعة تطوعا غير الفريضة إلا بنى الله له بيتا في الجنة هار عبدك هار مسلمانك دوان زركعت نويج بكات بلام تطوع غير فرض إما حفظ ركعة فرض معناها ما بينس فرض كان دوان زركعتش سنة معناها لو أنا استعبينك برسالة قبل ما مستا أو دوان زركعتك كمان بوي بيم بلي ششيان لا نيورويت شوي بيش نيورو دواي نيورو أو شش دواي مغرب أقل ما على بيكي بعشريشة أو هشت دواي عشاء دوان أود دور كعتة مهمة قرينجا كي بيش نجي بيانيش أو دوانزا ألا معنا ده أعجم على اللي باشان دواء أمنيو جكان كوتموسع عصر دور كعتة هنية بيش سنة مؤكدة لا باش هاي بس مؤكدة إما باسي مؤكدة كذا أنجا دواء أوا باسي نيوج عندكين نيوجش كي ما وتعبت برمضان أو إيش تراويح شو نيوج رمضان زور قوري ليش خوتاني مدن بو عادة نيو واران كا بربان قد كردوا جاي واهي بزيب ورجي خوي أنا مريدك بريدك أو جا قلبي قرز دبي ناتواني حصل الشيطان يجدلك تعني الشاب زانه هوالي بابلا هات زانه شي كربا هاتي شي شي لكن برو الشيطان فيل اللي نكا تيرد خواردو الراكب وتراويح شو كا تراويح كانكي معده تقدسي او الرياضيه الروحي بدنيه بيغمبري خوش صلى الله عليه وسلم فرميتي من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هار كسيك شو نيجي رمضان يكر كتراويحة خواهي يقولوا لجناه الرابردو خوش به كواتا هم لجناه الرابردو هم تيكالي خلق دبين هم بيك ورجان آخر أو بيك ورجان إلى إسلام ده إلى جمعة وجماعة تبت رمضان ليش ونيش كنية أو كاني كدرشمة بس يما عمله بويا عقاتنا لتراويح كان بالروج جراني عزيزم تراويح كان زور جورو جرينجن كشو نيجي رمضان أو جار إما باسي كعلى خير كان ذاك إلى رمضان لبير من نسوة شتيج كش كماوا شواني قدر إن شاء الله كلا بيش معنا خواي جولا بيماني بجينه شواني قدريش يعني براستي برامبر روجي رمضان برامبر شو نيجي رمضان شون بيغمبري خاص الله عز وجل فرميتي من صام رمضان دعاء من قام رمضان لهردو كان غفر له ما تقدم من ذنبه بلامبو ليلة القدر باتنيا فرميتي من قام ليلة القدر غفر له ما تقدم من ذنبه كواتا الشوي قدر تايبته برامبر هم روج رمضان او ان شاء الله لكات خويا هر لم برنامج دا باز ذكري خويا بيد لبروا شواني قريش خويا بيد ان شاء الله بزندو بكره دواي او اعتكاف لمزقوته كان
کە دەمێنیەوە لە نیۆڕۆ تا عسر لە عسر تا ئێوارە ئەو سعاتانی کە دەمێنیەوە ئەوانە هەمووی عیبادەتن ئاگامان لێبێ و هەروەها قورئان خوێندنەکەیش و دوعای بەربانگیشمان لەبیر نەچێ کاتێک کە ڕۆژ و دەرچێنی. مامۆستاکان بە ئیجازەی جەناب ئەگەر بچینەوە خزمەت مامۆستادانەر وازانم تەلەبەی کۆلێژی تۆ بیشیوان یە مامۆستایان بەڵێ مەرحەلە چەند تێرمی سێ چۆن ئەتوانی هاوسەنگی بپارێزی لەوەی ئەم قیراءەت و دەنگخۆشی و هەروەها لە خزمەت قورئان بوون و ئەمە لەگەڵ تۆ بابی پارێزی ئایا مەجالەکانەوە ناخوازیانی لەگەڵ هەمتر خەریکی علمەکەی تۆبیەکەش بیت و لە هەمان کاتا علومی قورئانەکەش و قیراءەتیش مامۆستایان بابەتی قورئانەکە یارمەتیدەرە بۆ تۆبەکەش سون حاليا ئیجازەم لە تۆبەکەمە لە ئێران ئەخوێنم خۆی گەورە سەلامەتکە خوا دەرچووی بەشی پەرساری گشتیم خۆی گەورە سەلامەتکە یا ڕەبی بابەتی قورئانەکە تۆ بۆ لایانی طبیەکە پێویستە بە ئامادەکاریەکی لایانی ڕۆحی هەیە قورئانەکە ئەبێتە هۆی تەواوکردنی لایەنە ڕۆحیەکەت لەگەڵ لایەنە ڕۆحیەکە طبیەکەش باشتر بۆ ئەکرێ کەواتە قورئانەکە کارێکی زۆر باشە و تەمرینێکی زۆر باشە بۆ لایانی ڕۆحی و هەم بۆ ئارامی مێشک بۆی لایانی طبیەکە شەیسفای لێ بکەیت هەم بۆ عەقیدەش من عرف نفسه قد عرف ربه هر کەسێک زانی ئینسان چەند ئاڵۆزە و چۆن دروست بۆ ئەم گورچی لەو دڵ و زگەر و ئەم هەموو ماسوولکانە طبعا دکتۆرەکان چادرەزان لە ئێمە ئەو کاتە دەزان ئەو خوایە چەند گەورەیە کە ئەو ئینسانی دروست کردووە بەڵام بەداخەوە زۆرە لە دکتۆرەکان ڕوو لە دێنین جێگەی داخ بۆ دکتۆرەکان لە هەموو کەس لە بەدینتر بن دکتۆرێکی بەڕێزمان هەبووە و من پێم سەیرە دکتۆر بیت و بێباوەڕ بیت بەداخەوە ئەی تۆ لەبەرەوەی ئەگەر خۆشە کەسێکی زۆر بێباوەڕ بیت و ملحید بی هەر مێشی قەناعەتی پێکە ئەمە لە خۆ دروست نەبووە چونکە دوو عیلم هەیە العلم علمان علم الأديان وعلم الأبدان علمي دين وعلمي بدن بەتەکی ماوەسەیە بە هەندێک تیرەوە من أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة يوم يقوم الروح والملائكة صفا
أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا صدق الله العظيم جزاك الله خير سلام يا رب يورب بعدارتان كان شاء الله اللهم امين ان شاء الله جنابی مامۆستا و دەفەتەکەمەی ماوەتەوە باو پرسیاری بۆ بکەین کە بەدەر لەوانی کە باست کردن وەکو پەرستشی تاکە کەسی چی دەستە جەمعیمان هەیە کە مسلمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەنجامی بدا وەکو یعنی هاوبەش لە نێوان خۆی و ئەوانی ترە وەکو مرۆڤەکان خێر و سەدەقەی گەورەی هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە وەکو ئەرکێکی شوایە ئەنجامدانی بەڵێ بێزگەلەوەی کەەوە ئەمەی کە باسمان کرد بە زۆری عیبادەتی تاچین تاکە کەسی بڵێ بەڵام لە هەمان کاتدا عیبادەتی جەماعیشمان هەیە بێزگەلەوەی کە بەردەوام مسلمانان پێکەوە بە جەماعی لە مزگەوتەکان دەمێننەوە دەتوانین بڵێن لەلایەکەوە ڕەمەزان مانگی بەخشینە ئەوەی لە ڕەمەزاندا ئەم هەموو خێر و سەدەقەیە دەکرێت مەسەلەن زەکاتدان بەعام لە ڕەمەزانە زەکاتی ماڵەکانیان دەدەن خوا پێداوەکان سەرفیترە یعنی خەڵکێکی زۆر ئەوەی کەوا نەیاران و بێدینان برسیان کردوون مسلمانان تێریان دەکەن جا ئەو ڕێکخراوە خێرخوازیانەش بەڕاستی کە ڕۆڵێکی باشیان هەیە لەو ناوچەی ئێمە بەڕاستی چونکە ڕێکخراوە ئیسلامیەکان خوا پاداشیان باتەوە یعنی ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە خزمەتکردنی خەڵکی هەژار و نەدار و فەقیر چونکە بەڕاستی ئێمە خەڵکی فەقیرمان گەلێک زۆرە کۆمەڵگەی ئێمە بۆتە دووچین چینێکی زۆرە لە سەری سەرەوە چینەکەی ئەوەی کەش لە خوارەوەی ناوەڕاستمان نییە تقریبان لە بواری بژێویدا لەبەرەوە پێشتر موچە خۆرەکە ژیانی باش بوو ئێستاویش وەزعەکان ئاوای لێ هاتووە بەداخەوە لەبەر ئەوە لە هەموو کات زیاتر ڕەمەزان ساباتی هەژارانە سەبەتەی هەژارانە کە بەم هەموو خێر و بێرەیەکەوە دەکرێت هەم لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازیەکانەوە هەم لە ڕێگەی سەرفترە و زەکاتەوە هەم لە ڕێگەی بەخشینەوە لە هەموو بوارێکەوە بەڕاستی مسلمانان ڕۆلی سەرەکی دەبینن لە خزمەتکردنی خەڵک بە شێوەیەکی گشتی ئەمە بەڕاستی جێگەی دڵخۆشیە و عیبادەتیشە چونکە لە ئەوانە هەمووی وەکو بەشی زۆری فەرزە بڵێن بۆ منەوە زەکاتەوە سەرفترێ فەرزە وە لە بواری سەدەقەکەش بە هەمان شێوە ئەوە
بە هەمان شێوە سەدەقە و خێریش گەلێک زۆرە بۆیە دەتوانین بڵێ مانجی ڕەمەزان مانجی بەخشینە و ئەوە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوانی کە دەبەخشن کە دەفەرمێ هەموو بەیانیان دوو مەلایکەت دێنە خوارێ یەکیشیان دەڵێ اللهم أعطي منفقا خلفا ئەوەکەیتیان دەڵێ اللهم أعطي ممسكا تلفا یەکیان دەڵێ خوایە ئەوەی دەیبەخشێ پێی بەخشی خوایە ئەوەی دەیگرێتەوە لێی بگریەوە جا وەڵڵاهی ئەمە بە عەمەلیش هەمومان بینیومانە یعنی بۆ خۆم جاری وایە کە بۆ ماڵمداڵی خۆم ئەو ڕۆژێشتم زۆر سەرف کردووە زیاترش هاتوتەوە جێگەی لەبەرەوە بە حەقەت یعنی بیگریەوە دەیگرێتەوە بیبەخشە دەیبەخشێ ئینشاءالله جەنابی مامۆستاوەی من و کاک شێخ و هاوکارەکانیشم ئەیکەن هەر چێتە بواری پاداشتی گەورە و کاری گەورەوە هیواداری ئینشاءالله نیەت زۆر دەور دەبینێ ئێوەش وەسیلەی داوەن چونکە ئەم کەناڵە ئیسلامیانە بە بینراوە بیسراوە وەسیلەی داوەن کەناڵەکانی کە تەنها ڕەمەزانان بۆ هەندێک شتەکەن بۆ گەرمکردنی جەمهوری خۆیان بەڵام ئەم کەناڵانە یعنی کەناڵە ئیسلامیەکان جێگەی شانازین بۆ خەڵکی موسڵمان چونکە بەڕاستی ئەگەر زۆر خەڵکیەکەی بە بێویژدانی قسە دەکات دەڵێ فەرقینی ئەمانە و حیزبی و ئەمانە بەڵام تۆ بەردەوام ماڵ مناڵی من و تۆ سەیری کەناڵە ئیسلامیەکان کا بە بێ ناوهێنان وەڵڵاهی قەت فاسد نابێ قەت خراپ نابێ بەڵام وەڵاهی کەناڵەکانی کە یعنی بەداخەوە جێگەی داخەکە بەو شێوەیە نیە بۆیە جیاوازی گەلێک زۆرە و ئیشەڵا ئەمانش هەمویان هۆکاری وەسیلەی داوەن و بەشدارن لەو خێریکەوە لە ڕێگەی ئێوە بڵاو دەکرێتەوە مامۆستاگیان ئەمە دوعای خێرمان هەیە بۆ جەنابتان بۆ مامۆستا دانەر مامۆستا مەلا ئەحمەدی قانشی خۆی گەورە پەداشتان باتەوە بۆ ئەم هەموو بەرەکەتەی کە پێشکەش بەێم و بە بینەرانتان کرد خی گەورە تاعات و عیبادەتمان لێ قبول کە ڕەمەزان لێ پیرۆز کە ئینشاءالله کاکە دانەر باسی بەهشتی کرد ئەو ئاتانەی خوێندەوە ئیشەڵا ئەویش دەرگای ڕێیانی هەیە تایبەت بۆ ڕۆژ و گران خی گەورە لەو دەرگایمان خەتە باش اللهم آمین فەرموون کاکە خۆشەویستان ئێمە ناوبڕێک وەرەگرین پاش ناوبڕەکە بابەتی ترمان هەیە و دێنەوە خزمەتان فەرموون خۆشەویستان جارێکتر هاتینە وڵاتان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لەبێ مامۆستا عەباس هاتینەوە بەلە شێف نەریمان زانیم ئەمڕۆ چی بۆ حازر کردوین و ملاحەزەیەکی زۆر وردی جوان هەیە کاویش ئەو خواردنانی کە تۆ ئامادەیەکەی ئێستا خانمێک لە ماڵەوە کە سەیری ئەم بەرنامەیە ماکات یەکسەر ناتوانێت چاو لە تۆ بکات و دروستی کاتەوە بەسکیۆ بگرێت یان بین و سێتیا ئاگداری بێ ڕۆژانی داهاتوو ئەو خواردن دروستکە شتێکی تۆ نەموهیمە یەکسەر ناکرێت مان بڵێکات شێف نەریمان شتەکەی تۆ ئەمڕۆ چییە؟ ئەمڕۆ وتمان هیندۆچە ینی مریشکێک بە شێوازی ئەڵمانی دروستەکەین زۆر باش لەناو فڕنا دروستەکرێت بە شێوازێکی ئەڵمانیە یا بەس خۆشمان گۆڕانکاریمان تیا کردویانی هەدیشتم بۆ زیاد کردو خۆ مەسەن پەتاتم بۆ زیاد کردووە لە سەیدا ئەو دوای ئیشەڵی پیشانی بینەرانەین ئێستا لە فڕنا بڵێ ئەوە سەردان فڕنا دوایی هێنە پیشانی بینەران تۆ پێمان بڵێ هەر بە ساغی مامەڵی لەگەڵەکەی یان وردورد و مریشکەکە سنگی مریشکە وروردیەکەیت وروردیەکەی بە شێوازی تەنک وەکو بڵێن شاورما وردیەکەی تەنک وردیەکەی بیبەری ئەلوانمان هەیە لەگەڵ هەموو جستەکەی یا هەر سنگی هەر سنگەکەی زیاتر سنگەکەی بەکارێن بڵێ وردیەکەی وەکو شێوازی شاورما بیبەری ئەلوانمان هەیە پیازمان هەیە ئەمانێتی ئەەکەین و دوای هەندێک سۆسی باشەمێلی بۆ گرینەوە ئەیکەنی ناوفڕنەوە لەگەڵ پەتاتەیە پەتاتەکە لە سەیدان بۆ جوانکاری زۆر باش ئەمە پێوترێ مریشتی ئامادەکردنی مشکی ئەمانی بەڵێ بەفڕن بڵێ ڕۆن وشتی بەتیا بەکار ناین بە نەخێت بەس بەکارە کردومانە بەکارێک بەڵێ کەرەکەیتە ناو پێکاتەکەی بەڵێ پێکاتەوە بڵێ دوێنێ خواردنەکە هیندی و بەڵێ یۆنانی بووە بەڵێ یۆنانی بوو ئەمڕۆشینە ئەڵمانیا بەڵێ ئەمڕۆژ زەڵاتێکی جەرگیرم ئامادە کردووە خامان نتوانم بۆ شێوەی ڕازانەوەی بۆکەن زەڵاتە هەر زۆر جوانە یان تۆ سێریکەوە ئەو چەندێکی پێچی ئاوای ڕازێنیتەوە داواچێ 5-6 دقیقی پێچە بۆ من 4-5 دقیقی پێچە احتیمالیە سری ڕازانەوەکە چییە شەهی ئینسان زیاد ئێستا ئەوە مەسەن تۆ لە ڕێستۆرانتێکە بڵین تۆچی بۆ ڕێستۆرانێک تەماشاکی ڕازانەوەیکی کردووە ئیشتیهای خواردنەکە تێ زیاتر بیخۆی بەڕاستی ینی ئەوە ئیشتیها زیاکات ینی بەڕاستی ئەوە شێوازێکی ئەمە جیاوازە لەوەی بتەپێنی بەسەریەکە لەسەر سبرەکە دانێواتی خۆت تیکە ئەو تەماتی خصوص سەر و گردە یعنی بەڵێ ئەوە سری تایە ئەوە سەوە جوانکاریە بەڵێ زەڵاتەکە چی و چی جەرگیرە خەیارە کاهووە قەرناویتە بڕوکلیە
بروکلی ئەم شتە گەورە ئەوانە زەیتونە وەزانی ترێ سیریشی تا بڵێ ئەوەش ترێ بڵێ ئەوشان نرخیارەتیانی هیچ دەرمانێکی تا بەکارهێنی هیچ زەرمانێکی تا بەکارنان ئەکرێت یا بەکاربهێنێت بێن بەسۆنە ڕووبەهەنار مەسەلەن زەیتی زەیتون بڵێ ئەمانە هەیە سرکە ینی خەل مەسەلەن ئەوانە توانی بەکاربێنیت هەر دەرمانێکتان بەکارهێنا دەمواسی نەماوە ئۆریگانۆ هەرماوە ئۆریگانە بەردەوامین لە ئۆریگانە بیبیەکەین بەڵێ بڵێ سوبێکی نیشمان هەیە خزراوات سەوزەوات بە بڕۆکلی پەتاتە ژێزەر ئەمانە دروستکەوە سوپە بەڵێ لەگە برنجێک دۆلفینسی قابلمەکەی تریان چییە؟ ئەمە برن بە تەمای برنجێکی دۆلفینسین بە زەر لێنی برنجەکە برنجێکی ئەومان بیر نەچێ مادەم لای دۆلفینسی هێنا ئەم بەرنمەیە بینەرە بەڕێز خۆشەویستەکان بە سپۆنسەری دوو لایەن جێبەجێکرێ پێشکەشەکرێت نەخۆشخانەی بەخشین کۆمپانیای دۆلفین سی بۆ بەرهەمە خۆراکیەکان دەستخۆشیان لە یەکەی میوادارین کە بەرەکەتی زیاتریان تێکەوێت برنجەکەت هەر بەکو برنجی احتیادی لێنێ یان ڕەنگە و ڕەنگ زەر دەبێت بەچی زەردیە بەڵێ ئەماری خۆمانە و بەرشێوازی خۆم لێنە منەوە بەچی زەردیەکەی بە مەسەڵتوانین بە زەردەچەوە زەردیکەی بەکاری زەردیکەی ئەساس دەرمان زۆرە زۆر زەردیکەی بۆ شازە ئەتوانی پرتەقاڵیشیکەی تەماشەوە پرتەقاڵی هەر بەداو دەرمان هەر بەداو دەرمانە بەڵێ دەر باشە لە ئێمە سووریشی یەکەن بەڵە بە ڕووبەهەناریشە ئەنواعی زۆرە لە بەرنامەکانی ترا بە ڕووبەهەناریشێکن بە شێوازی تیشێکی انشاءالله زۆر باش دەست خۆش بێ و دوایی کە وردە وردەی شتەکانت پێگەیشت لەگەڵ دکتۆر دێنەوە ئێرە هەندێک قسە و باسی زیاترەکەین تۆ شتێکە نەماوە بەوتن زۆر باش بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان دەگەڕێنەوە ستۆدیۆ و ئێمە بەرگەیشی تایبەتمان هەیە لەگەڵ دکتۆرێکی پرزانیاری بۆەوەی کە باس و خواسێک لەبارەی ژەمە خۆراکی ئێوارەی ڕەمەزانەوە بکەین بە یارمەتیت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئێستا لەم بڕگەیە لە خزمەت دکتۆر سروش وەهاب خوێندکاری ماستەر لە کلینیکی خۆراک لە خزمەتیان ئابین با تەشریف بێنە نێو سۆدیۆ فەرموون دکتۆر عليك السلام ورحمة الله بخير بن سرچاوە کان تۆزێکە لێرە بۆستین قسە و باسێکەکەی نەمجا دانیشی بەخێر بن حاڵتان باشە خێر بن سەرچاو لە ناسانەکەیان وتراوە خوێندکاری ماستەرە انشاءالله پیرۆزە بۆ خوێندن لێرە ئەخوێنی بەڵێ لە سلێمانی خۆت چیت تەواو کردووە ئەمجا ماستەر خۆمان پزیشکی گشتیمان تەواو کردووە و چەند ساڵی خزمەتمان کردووە لە نەخۆشخانەکان و لە دوای ئەوە تەقدیمی ماستەرمان کردووە بۆ پسپۆری خۆراک بۆ پسپۆری کلینیکی خۆراک باشە بۆچی ئەو بەشە هەڵبژار وەڵی یەکەمەک و حەزێکی زۆر بووی چکە من خۆم دایم هەر دایم لەگەڵ ئەوەیە بووم کە خواردن و شتمان یعنی تەندروست بێت ینی بەو شێوەیە خەڵک ڕابهێنین کە لەسەر خواردن نەخۆشیەکانی چارەسەر بکەن نەک لەسەری بچێتە سەر عیلاج و دەرمانی ینی پێش لە نەخۆشیەکە بگرین لە ئەوڵەوە تا کەسەکە نەگەوێت تەندروستی گشتی بەڵێ ینی پێشەوەی نەخۆش بکەوێ و ڕێگەی نەخۆشخانەی پیشان دەین ڕێنمایی بکەین کە چی بخوا چی نەخوا بۆی بەرگری لەشی ئەوە ببێت دکتۆرە طبعاً ئەم اختصاصی جنابتان اختصاسێکی زۆر گەورەیەمەوە ساباس وێسە خەریکە وردە وردانی زۆر گرنگیشی پێدرێ هەمتر لە کوردستانی خۆمان و لە عێراق و لە ناوچەکە و لە عالەمیشان لە جیهانی شاروایە ئەوەی دکتۆرە باسی کرد زۆر جوانە ئێستا بۆ نمونە خواردن ئەتوانین بڵین بێجگەلەوە کە بەشێکی سەرەکی لە ژیانی ئەمەوە من پێویستە بیخۆین لە هەمان کاتشە ئەتوانی وەکو یقایل لە خواردنە چی بخۆی چی کەم بخۆی چی زیاد بخۆی بەشێکی تری خواردنیش هەر لە گیاییەکان و رشتەکانی تریش ئەوەشی تایە کە عیلاجی شامتر چارەسەر یعنی ئێوە لە هەردوو بوارەکە ئەتوانین سود بە خەڵک بێن هەم وەکو عیلاج وەکو چارەسەر کە خواردن و یاخۆت گیاکان دەستنیشانەکەن و هەروەها وەکەوەی کە چه خواردنیەک و بەرگری لە نەخۆشیەکان و چه خواردنیکیش خۆی باشە والله خۆی مۆزوعی خۆراک یعنی زۆر وردە بۆ ئاسانیە نییە کە خەڵک تێگەیشتووە چکە مۆزوعەکە هەمووی وزێ و هەمووی یعنی قیاساتە هەمووی قیاساتی بیرکاریە حساباتە ینی ئێمە زۆر بە ئاسایی وەری ئەگرین لەوانەیە ینی زۆر احتیاجی
کەوچکە برنجە خۆی نازانین چیە چینی عاد چینیە بەڵام کە لە زانستەکە وردەبییتەوە لێ کۆڵینەوەی لەسەرەکەی سێرکیانی ئەم کەوچکە برنجە چەندها پێک هاتی تایە کە ئێمە هەر نازانین بۆچی باشە بۆچی مهمە بۆچی پێویستە بیخۆین لە چ کاتێکا پێویستە بیخۆین لە چ کاتێکا پێویستنی بیخۆین لەبەر ئەوە ینی ئەم بەشە بەڕای من ینی زۆر شتێکی باش بوو بۆ تەوان بۆ یەکەم جارە لە سلێمانی بەشێکی وا بکرێتەوە ینی هەر لە کوردستانە بۆ یەکەم جارە بەشێکی وا بکرێتەوە و سەر بە پزیشکی گشتی بێ بەس لە وڵاتانە ینی زانستێکە دەمێکە هەیە و خەڵک زۆر لەسەری ڕۆیشتووە ئینشاءڵڵا ئێمەش هەوڵێین لەم بوارەیە بەرەو پێش بچین و ئینشاءڵڵا بەشی کەسی زۆرە دکتۆرە والله بۆ ئەم ساڵ نەوەڵا ئەم ساڵ 6 کەسی زۆر سپاس دەکەم فەرموون دکتۆر عفو دەستەرەوە دابنیشە فەرموون نابێت فەرموون عفو فەرموون بەخێر بن دکتۆرە ئەم بەشە بەشی خۆراک جەناب باسە کرد کە وردەکاری زۆرتیایە هەروکو چۆنی سە بڵین اختصاصی چاو فەرع و بەشی زۆری هەیە ئایا خۆراکیش بەشی زۆری هەیە لە خوێنکارکاری خوێنێ ئێمە تاوکو ئێستا بە عام خۆراگە خوێنین ینی کلینیکال بەشەکەمان بەنای کلینیکال نیوتریشنەوەیە کلینیکال نیوتریشنەکە کە ئەی خوێنین بە عام بۆ هەموو نەخۆشەکان ئەی خوێنین جگەلەوەی کە ئێمە بۆ ڕێجیمی خۆراکی و بۆ ئەو شتانەیە و لەگەڵیشیا ئێمە ینی دەورمان هەیە لە هەموو بەشەکانی ترا بۆ نمونە لە بەشی بێهۆشیە ینی بێهۆشکاریە لە بەشی ICU و لە بەشی نەخۆشانی گورچیلە لە هەموو بەشەکان ینی لە هەموو بوارەکانە بەڵام ینی وەکو ئەوەی کە بەش جیا کرابێتەوە وەکو بۆ نمونە پزیشکێکی چاو کە بۆ نمونە سەب سپێشاڵەتی هەیە و بەشی تری هەیە ئێمە نەخر ئەوەی نییە تەنیا بەشەیەکی عام ینی هەر کلینیکال نیوتریشن یەک بەشە خۆ باسی تەقدیرە کرد بەنج چ ڕەبتێک لە بینی ئێوە بەنج هەیە تەواان ڕەبتێکی زۆر لە بینی خواردن و نەخۆشانی بێهۆشە هەیە ئەو نەخۆشانی کە لە ICU هەیە ئەو نەخۆشانی عادەتەن کە لە ICU هەیە زۆربیان ئەوانن کە بێهۆشن و خۆیان ناتوانن خۆراک بخۆن لە ڕێگەی دەمەوە خۆراک بخۆن خۆیان و خۆشیان ناتوانن ئەو خۆراکانی ماڵەوە بخۆن کە بۆ نەدروست دەکرێت عادەتەن پێویستیان بەوانەیە کە ئەو خۆراکی غەزاییانەیە کە ئامادە کراوە ئایا لە ڕێگەی ئۆڕاڵ ئینتیرال نیوتریشنی پێ ئەڵێن و لە ڕێگەی سۆندە لە نوتەوە ئەیەنێ یاخود ئەو خۆراکانەیە کە لە ڕێگەی دەمارەوە وەری ئەگرن عادەتەن ئەو مەوادە غەزاییانە کە ئەدرێ بە نەخۆشانی کە لە ICU هەیە هەر هەموویان ئەبێ بە پێی حساباتی دکتۆرێکی نیوتریشن حساب بکرێ هەم لە ڕێگەی بڵێن لە ڕووی کاربۆهایدرێتی چەندتیە و هەم لە ڕووی ئەوەی کە پرۆتینی چەندتیە هەم لە ڕووی ئەوەی کە چۆری چەندتیە و هەم لە ڕووی ئەوەی ئایا کام نەخۆشە پێویستی بە کام جۆر خواردن و بە کام جۆر مەوادی غەزایی هەیە زیاتر زۆر باشە ئێمە لە ئێستاە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە مانگی پیرۆزی ڕەمەزانیش ڕاستە بەشێکی گەورەی ئەوەیە کە ئێمە خۆمان دەگرینەوە لە خواردنەوە بەڵام دوای ئەمە دەرفەتەکرێتەوە بۆ ئێمە خواردن بخۆین ژەمی ئێوارە و خوانی ئێوارێ ئەم خوانە بەر لە کولتوری کوردەواریەوە تا سەردەمی مۆدێرنەوە ئێستا ئەنواع سفرەی تێدا ئامادەکرێت لە خێزانەوە بۆ خێزانێکی تر لە سەردەم و قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لە لادەیەکەوە بۆ شار ئێمە دەمانەوێت بزانین تەندروستترینیان کامەیە چۆن بکەین بۆ ئەوەی ئێمە ئەو ڕۆژی گرتومانە لی بەرەمەند بین ئەم لە ڕووی عیبادەتەوە ئەوە باشە هەم لە ڕووی تەندروستیشەوە مەسەلەن لی سوودمەند بین و وکۆڵێ بەزەرەرەوە لی نێنە دەرەوە بە کورتی ئەو خوانەی ئێوارە ئامادە ئەکرێت چۆن ئامادە بکرێت چی ئامادە بکرێت بۆەوەی ئێمە بە تەندروستیەوە خۆراکێکی باش بخۆین دەست خۆش بێ پرسیارەکە زۆر لە جێ خۆیەتی ینی لەم کاتە ئێستا زۆربەی خەڵک پرسیاری ئەوەی هەیە مشکلەی بۆ دروست بووە چی بخۆم چی نەخۆم چی خراپە چی باشە طبعا زۆرترینیشی خەڵک ناحەقی نییە هەر یەکە و شتێکەڵێ هەر یەکە و قسەیەکە بزەبت بازار پڕە لە خۆراک و پڕە لەو کەسانش کە قسەی لەسەرەکەن ینی کەسیش زۆربەشی لە بوارەکەی خۆیانی و قسەی لەسەرەکە طبعا ئێمە کە بە ڕۆژووە بین لەم کاتە 12 بۆ 13 ساعت بە ڕۆژووە بی ئەم لاشەمان پێویستی بە خۆراکی باشە ینی وشکە بێتەوە هەم لە ئاو هەم لە ماوادی خۆراکی بۆیە ئەبێ بزانین چی ئێمە کە ڕۆژووکەمان شکان چی هەڵ ئەبژێرین کە ضرورە بۆ ئەم لاشەی ئێمە کە قەرەبووی ئەو چەند سەعاتەی بکاتەوە کە هیچمان نەخواردووە طبعا ئێمە کە یەکسەر دەسەکەینەوە بە خواردن پێویستە خواردنێک دەست پێ بکەین شتێک بخۆین کە هەرسکردنی ئاسان بێ هەم لەبەری ئەم
مائدە و لەشی ئێمە چەند سعاتێکە هیچ خواردنێکی وەرنەگرتووە حسابکە یعنی وەکو چۆن مۆبایلێک تەشبیانە بێ خێتە سەر ستاندبای حسابکە وایە یعنی لەشی ئێمەش هەمان شتە هیچ ئیشی وەکو ئیشێکی وای نەکردووە بۆیە ضرورە بزانین یەکسەر بەچی دەست پێ بکەین باشترین شت کە بۆ نە پزیشکانی خۆراک لەسەری کۆکن شتێکە کە هەم وزەت باتێت و هەمیش لەگەڵ یە ئاسان هەرس بکرێت و باشترین شت دەنگێک خورمایە کە هەم لە دینەکەشە لەلایەنی دینەکەشەوە زۆر زۆر عنی ڕێ پێدرا و سونەت و هەم لەلایەن عیلمێکەشەوە ڕێ پێدرا و هیچ کێشێکی نییە طبعاً ئێمە ئەم ڕژێمی خۆراکە کە باسی یەکەین بۆ کەسێکی تەندروستە ینی بۆ کەسێک باس ئەەکەم من کە هیچ مشکلێکی تەندروستی نەبێ کەسێکی طبیعی هیچ کێشەی قەڵەوی و مشکلەی کێشدا بەزان و کێش سەرکەوتنی نەبێ و لەگەڵیشە هیچ نەخۆشێکی درێژخایانی نەبێت بۆ ئەوانی تر قسەی تایبەت ئەوانە شتی تایبەتی هەیە و ڕێژیمی خۆراکی تایبەتی خۆیان هەیە بەڵام بۆ کەسێکی نمونەیە کە هیچ مشکلەیەکی نییە وەکو وتمان دەتوانێت دەنگێ تا سێ دەنگ خورما بخوا زیادە خۆریتیان نەکە یعنی بە قابداینە لەسەری بخوا و لەگەڵ یانی و پەرداخ بۆ پەرداخێک ئاوەکە بە شرتێک شلەتێن یا تۆزە فێنک بێ ساردێکی وانە بێ سەهۆڵاو نەبێ ئەمە زۆر زۆری هەیە سەهۆڵاو بەڵێ بێگومان زۆرترینی هۆکارەکانی ئەوانەی کە لە دوای نان خواردن تووشی ئازاری گەدە ئەبن بە بۆنەی ئاوی ساردی زۆر یعنی زۆر ئاوەکە سارد بێ زۆر و لەگەڵیشا بە بڕێکی زۆر بخورێتەوە و بە خێرایش بخورێت و لە دوای ئەمانە کە ضرورە یعنی بۆ کەسێک بەکاری بهێنێت و بیخوا قاپێک سوپی بچووکە بۆچی سوپ هەم لەبەری هەرسکردنی ئاسانە هەم لەبەری بڕێکی باش لە پرۆتین و لە ڤایتەمین و کانزاکان کە ئێمە لە دەستمان چووە و لە کاربۆهایدریت و لە چوریش لە هەموو بوارەکانە وەرەگرین سوپەکە هیچی بێ باشترە سوپەکە باشترین جۆری سوپ نیسکە نیسک زۆر باشە یعنی هیچ مشکلەیەکی نییە زۆر ئاعتیادیە هەم لەگەڵ یا ڕیشاڵ و کاربۆهایدریت و پرۆتین و ئاسن و هەموو کانزاکانی لەگەڵایە ئەمە یعنی سوپێکی نمونێ و لەگەڵیشیا چەنا جۆری سوپی تری سەوزەواتمان هەیە کە بڕۆکلی و گێزەر و ئەم شتانی تێکرێ هەمویان بەعام باشن ئەم سوپایە بنویستم پرسیاری ئەوە بکەم ئێستا لە بەدیلی خورماکە و لە بەدیلی ئاوەکە دووشی ترمان هەیە بەڵێ با بڵێن شیرینیەکانمان هەیە کە لەناو شیلاوێکی زۆرن وەکو لقمە قازیە لا لەنگیە چدان هەموو سفرەیەکیش لە سەرەتی هەموو سفرەیەک لە سەرەتی لە بەدیلی ئاوەکەش شەربەتمان هەیە ئەم شەربەتە ڕەنگا و ڕەنگە و دەستکردانە ئەمانە چۆنن کە بوونەتە بەدیلێکی باش و گونجاون یان نا نەوەڵا لە ڕاستیە بەدیلێکی زۆر خراپە یعنی ئێمە با زۆر لە خەڵکی قورس نەگەین بڵین هەر نابێ قەتعیان شتەکە بخوا بەڵام شتێکی باش نییە هەتا بکرێ بە ئاو و خورما یا ماستاو ڕۆژوەکە بشکێنی زۆر باشترە تۆ لقمە قازیێگە خۆی هەم ئاردەکەی ناتەندروستە ئاردێکی سفرە و خاڵی کراوەتەوە لە هەموو باشیەکانی هەم لەگەڵ یا بەشێکی ناتەندروست سوور کراوەتەوە و لە زەیتێکی ناتەندروستدا کە چەنەها جار بەکارهێنرێتەوە لەسەر و هەمووشیەوە کراوەتە ناو شیلێکی شەکراوە ئەنجا تۆ ئەم شتە قورسە و ئەم شتە ناتەندروستە بەسەر مایدێکی خاڵیە تاوان زەرە دوزیانی زۆرە شەربەتیش بە هەمان شێوە ئەویش هەر هەمان دکتۆرە ئەوەی کە تۆب یاخود تۆبی خۆراکی باسیەکە بەڕاستی زۆر زەحمەتە تۆ خێزانێ 5 لقمە قازی دابنێ لە هەر منجڵی هەرەکەن لەبەرەوە بەڕاستی نەبێ باشترە ینی لەو حاڵەتە خۆی طبعاً لە باتی ئەوەی ینی ئێمە بۆیە ئەڵێن نەخورێ زۆر کات ینی گلەیەکەن ئەڵێن دکتۆرەکان زۆر ڕسترکتن ینی زۆر تونن ئەڵێن نابێ شتەکە بخورێ بۆ لەبەری لە کووردا شتێکەیە کەم خواردن نییە مشکلەکەمان ئەوەیە ینی کە تۆ بە کەسەکە ئەڵێی کەم بخۆ نازانێت کەمەکە چەندێکە دا ئەنیشێ وەکو خۆت ئەڵێی لەسەر قاپێک لقمە قازی دا ئەنیشێت ئیتر بۆ هەر بڵێ مەیخۆ باشترێ دکتۆرە ئیسە بەنسبەت جەنابە باسی خورمات کرد یەک دنک بۆ سێ دنک طبیعیە ئەگەر کەسێ شەکرەی بێت طبیعیە دنکێ خورما بخوات خۆی نەخۆشانی شەکرە پۆلێنەکرێن بەسەر دوو بەشە بەشێکیان ئەوانن کە لەسەر ئینسۆلینن یا لەسەر ئیلاجن و شەکرەکەیان کۆنتترۆل نییە ئەمانن کە ناتوانن بە ڕۆژوو بن هەر ئەسان لە ئەساسە ئەمانە ئەو جۆرانن کە ناتوانن بە ڕۆژوو بن و ئەوە هیچ ئەمانی تریان کە بە ڕۆژوون و شەکرەکەیان کۆنتترۆڵە مادام شەکرەکان کۆنتترۆڵە و دکتۆر ڕێگەی پیاون یعنی دکتۆری اختصاصی بوارەکەی خۆیان ڕێگەی پیاون کە بە ڕۆژوو بن کاتۆک و من ئەتوانن ڕۆژەکان بشکێن و ئەم خۆراکە بەکاربهێن طبیعیە توانێت دەنگێک تا سێ دەنگ باشترە دەنگێک زۆر زیاخۆریتیانەکە زۆر باش دوایی دینە سەر
سفرەکە سفر و خوانی ئامادەکراوە ماشەڵڵا سفری ئێستاگەرخوا بیدا زۆر شت هەیە لەسەری داینین جۆرەها گۆشت و جۆرەها برنج و جۆرەها شلە و سوزانم وەنیە جۆرە سوورکردنەوە و ئەو بابەتانە سفرێکی نمونەی سفرێکی طبیعی سفرێکی ڕێگەی پێدراو لەلایەن زانستەوە چۆن و چییە؟ طبعاً پێش ئەوی باسی سفرە نمونەیەکە بکەم باسی ئەوە بکەم کە ئێمە ڕۆژوەکەمانشکان بەو خورما و ئاو سوپەکەمان خوارد باشتر وایە بەلانی کەمەوە نیم سەعات بۆستی نیم سەعات بۆستین نەچینە سەر سفرەکەمان لە ژەمە سەرەکیەکە بۆ ماوەی نیم سەعات دوا بخەین بۆچی سادێکی هەیە لەبەرەوەی ئەم ژەمە سەرەکیە کە ئێمە ئەیخۆین چەند مەوادێکی قورسە هەمووی بەیەکەوە ئێمە یەکەم جار کە ئەم سوپ و شتەمان خواردووە وەکو ئینزارێک لەشی ئێمە قەنەعەتتانە بێ مامۆستا زۆر زیرەکە باوەڕ ناکەی چۆن چەند زیرەکە بۆ سیگناڵین یعنی بۆ ئیشارەتدان تۆ کە ئەم سوپە ئەخۆیت مەعیدەمان ئاگادارە بێتەوە ئەڵێت خۆت حازرکە ئەم ڕۆژوە شکاوە ئەم فاستینە نەماوە ئێستا دەسەکرێ بە ژەمێکی تر ئەو لەبەر ئەم حازرکردنەیە زۆر باشە خلالی نیو سەعاتێک ماوە بین بە ژەمە سەرەکیەکەمان لە دوای سوپەکە حتا ئێستا زۆربەی خەڵکیش هەروە کات دکتۆرە ئەوڵین هەڵە سێنێژەکانی کات ئەو کاتە زۆر تەبیعیە زۆر باشە بۆ ئەو کەسانی کە ئەچن بۆ مزگەوت و ئەڕۆن یعنی لە دوای شۆرباکە ئەچن بۆ بەپێ ئەچێ بۆ مزگەوت و یەتەوە هەم ڕاضەیەکە هەم لەگەڵیشیە کاتەکەی پێ بەڕێەکە هەمتر دکتۆرە نازم ئەمە چەنە لە ڕووی پزیشکی وەلای ئێوە ینی معتەبەرە کەسێک کە سۆبی خوارد و مدەتێکی ژوەسا دوایی کەم بۆخرێت ینی ئەو ئیشتیها زۆری نامێنێت بەڵێ خۆی عادەتەن ئەو ئیشتیهایی نامێنێ ئەو باشترێشە لەبەرەوەی تۆ یعنی ئەو زەختە لە ماعیدە و نەکەی بڕێکی زۆر خواردن لە یەک کاتانەکەی تەماعیدەتەوەی بەسەریەکە زۆر باشە دواتر سەبارەت بە ژەمی سەرەکی من ژەمی سەرەکی چی بخورێ باشە ئێمە قطعيا لەگەڵیانین بڵین ئەم شتە ینی هەر نابێ هیچ شتێک بە قەتعی ئەم شتە نەخورێ بخورێ لەبەرەوەی بۆچی ئێمە جسمی ئێمە پێستی بە کاربۆهایدرێتە پێستی بە پرۆتینە پێستی بە چەوریە بە بڕی دیاریکرای خۆیان پێستی بە ڤیتامینەکانە کانزاکانە فلەبەرەوە ئێمە ینی پێویستە جۆرە ینی خواردنی جۆرا و جۆر و هەمە چەشم بخۆین لەبەرەوەی ئەم شتانە وەربگرینەوە و قەرەبوو بکەینەوە ئەنجا ژەمی سەرەکی بەڵام باشترین شت باشتر هەیە و باشتر هەیە باشترین بەڵێ باشترین لە شتەکان گۆشتەمەنیەکانە گۆشتەمەنیەکان بۆچی لەبەری پرۆتینێکی زۆریانتیایە مریشکە گۆشتی سوورە ماسیە ئەمانەی عنی زۆر باشە شلەکان بەعام زۆر زۆری ئامادەکردنیان جۆری ئامادەکردنیان طبعاً بە شێوەیەکی گشتی کوڵاوەکان باشترە لە برژاوەکان لە برژاو لە سوورۆکراوەکان لە ڕۆنە سوورۆکراو لە ڕۆنە پێشنیاری ناکەین بۆ کەس عفو نەکفڕن ئەو سوورۆکرانی کە لە ڕۆنە سووری ئەکەنەوە ئەوانە تۆزە پێشنیار ناکەین بۆ کەس لەبەرچی یەکەم لەبەرەوەی ڕۆنەکە کە هەڵی ئەمژێ خواردنەکە دومیش لەبەرەوەی تۆ لە ڕەمەزانانە عادەتەن معڕەزی بۆ مشکلەی گەدە و ئازاری گەدە و دڵەکزە و ئەم شتانە ئەمانە زیاترەکە ئەنجا وەکو وتمان خواردنەکان برنجیش مشکلە نی ئاتیادیا ڕێگە پێدراوە بە بڕێکی کەم زیاخۆریتیانەکرێت و کەسانی کە تەبیعین هیچ کێشێکی تەندروستیان نییە ئەحتیاتیە بخورێ بەڵام نەگیانی تۆ لەسەر بەلەمێ برنجدانیشیت و لەگەڵ یا یەک پارچەی گەورە مریشک یا ماسی بخۆی یا بوون نەگۆشتێکی پڕچەوری بخۆیت ئەمانە هەمووی بەیەکەوە زەرەدی زیاترە لە قازانج و لەسەر و هەمووشی و لە هەمووی باشتر کە لە ژەمەکەمانە هەبێ ژەمە سەرەکیەکەمان قاپێکی بچووک سەڵاتە و لەگەڵ سەوزەوات زۆر مهمە یعنی سەر سفرە بێ سەوزە و سەڵاتە نەبێ ینی زۆربەی کانزاکان و ڤیتامیناتەکان و ئاسن ئەتوانی لە سەوزەوات و لە سەڵاتە وەربگری دکتۆرە باسی سەوزەت کرد یعنی ئەگەر ئەو ڤیتامین و شتە باشانی کە لە سەوزا هەیە بە تایبەتیسە خەڵک زۆر خۆی نەگرتو بۆ نمونە بە سەوزێکی وەکو دەرخۆن کەوەرە لەبەر بۆنەکەی هەر خەڵک حەزی زۆر لێ ناکە ئەوانی تر ئەمانە چ مادەیەکیان تیا چه سوودێکی هەیە بۆ بەعام سەوزەکان هەر هەمویان ڤیتامیناتەکانیان تایە عنی بەعام ڤیتامیناتەکانیان تایە کانزاکانیشیان تایە کالسیۆمە مەگنسیۆمە پۆتاسیۆمە ئاسنە ئاوێکی زۆر بڕە ئاوێکی زۆر ئێمە جسممان 12 ساعت 13 ساعت بە ڕۆژوبی تەوان پێویستی بە ئاوێکی زۆرە باشترین بڕی ئاو لە سەوزەواتەکانە وەرەگرین ئیسفادەی بۆ ئەوانە زۆرە ئێمە خۆراکە کەلتوریەکانمان هەیە کوردەواریەکانمان هەیە لەگەڵەوانەی کە دنیای مۆدێرن پێیاش ناکردوین ئەگە پۆلێنیان بکەین کامیان باش و کامیان باشترینە
طبعا بۆ پۆلیانکردن کوردەوارەکانی خۆمان باشترە بەڵام بەمەرجێک بە شازێکی تەندروست لێنرابێ طبعا ئێمە شێوازە ناتەندروستیەکە کامەیە شازە ناتەندروستەکە ئەوەیە بۆ نمونە هەر بە نمونە باسی بکەین برنجە باشە یعنی ئێمە برنج بە پڵاو باشترە و لێ بە قوڵی لێبنی یان لەگەڵ یا هەنێک کەسێ ئەچێ بۆ نمونە برنج لێ ئەنێ ڕۆنەکەی ئەقرچێنێ وای لێ ئەکا ئەم ڕۆنە دووکەڵەکە بەرزەکات و طبعا ئەم ڕۆنە لە ڕۆنێکی باشۆیکی بە ڕۆنێکی خراپ بۆ جسم ئەمە بەسمان لە تەندروست ئەم شێوازە ئەگەر بە تەندروستی لێ بندرێت طبعا خۆراکە کوردەواری ئەسڵەکەی خۆمان زۆر باشترە لە فاسفود و لە شتی سورۆکرا و ئەم مۆدێرنانی کە تازە هاتوو لە خواردنی کوردەواریە دکتۆرە ترخێنەمان هەیە و دوێنیشمان هەیە علم سەری دەرەکە ئەمە چییە؟ والله ماشاءالله هەم ترخێنە هەم جارە بە تایبەت ترخێنە پێکهاتەکانی زۆرە یعنی تۆ ئەبێ دانە ئەم پێکهاتانە ئەگەر بتێشی بکەیتەوە بسەبت بە عام پەقلەمەنیەکانی هەر هەموویتیایە و لەگەڵ یا چەوەنەرە و لەگەڵ نەزام یعنی هەرچی شتێ ئەکرێ قەیسیە مێوژە ئیجابیاتە والله ئیجابیاتە بسڵبت چونکە تۆ لەلا ئەم پاقلەمەنیانە زۆر ڕیسفادی هەیە لاگری شاڵ وەرەگری کاربۆهایدریت وەرەگری زۆری خۆی ترخێنەکە بەڵێ هەر لە ترخێنەکە خۆی هەموو ماوەدە غەزاییەکان وەرەگری بەڵام هەموو شتێک بەخوێ خوێش بەمەعنا هیچ شتێک نابێت زیاخۆری تیا بکرێ خۆراک ئەوەی هەیە زیادخۆری مەبەست چەند و چۆنە ینی بۆەوەی کە بڕێک پیشانی بینەر بدەین بزێن بڵین ئەوە کەم خۆریە من زیاد خۆریە کەسەکە ئەگۆڕێوە سێریکە بزەبت بۆ خواردن هەم بەپێی کەسەکە هەم بەپێی تەمەنەکەی هەم بەپێی بڵین نەخۆشیەکانی کە هەیەی ئایا نەخۆشە یان ساغە کەسەکە هەم بەپێی وەزنەکەی ئەمانە هەمووی خواردنی تایبەتی خۆی و شازی تایبەتی خۆی هەیە بەڵام یعنی ئێمە گەر بۆ نمونە بۆ کەسێکی ئام باسی بکەین نۆرماڵ هیچ مشکلەیەکی نەبێ زیاخۆری چۆن ئێمە بە زیاخۆریدا ئەنین یعنی بۆ نمونە تۆ ئێوارە دانیشتووی لەسەر بۆ نمونە ڕۆژ و شکاندووە دەنگە خورما خواردووە قاپێ سوپە خواردووە دائنیشی یەک قاپ برنجی گەورە تێئەکەی یەک قاپشلە لەگەڵ یا مریشک بە چەوری و بە پێستەکەیەوە ئەمانە هەمووی ئەخۆی و دوایش دەسەیتە شیرینی خواردن یا بۆ نمونە بەسەر ئەوەیە یەکسەر دەستەکەی بە چەرەس خواردن یا بۆ نەدەسەکەی بە میوە خواردن ئەمانە تەوان زیاخۆریە یعنی لە هەر شتێک بە بڕێکی کەم و بە فترەیەکی زەمەنی لە بینی خواردنەکانە هەبێت گرفتێک هەیە ینی من زۆر هەستم پێ ئینسان بۆن و لەسەر خوانێک هەمادا بێت چ لە ماڵی خۆی چ لە دەرەوەی ماڵی خۆی جاری وایەتەوێت کەم خۆریە بکەی هەر بە سوێند و قورئان ئەمە گرفتێکی گەورەیە بەڕاستی ینی تونێتت هێناوە کەم بخۆی ڕاستە و زەحمەتی کێشاوە چ خێزانت بێت ئەو ماڵە خاوەن ماڵە بێ کازێتی کێشاوە بەڵام بەڕاستی بێ حرمەت لە اختیاری کەسەکان بگرین چی ئەخوا چەند دەخوا ئەوانە زۆر گرنگن بەڵێ خۆی مشکلی زۆری ئێمە لەگەڵ چیە لەگەڵ داوەتەکانە عادەتەن ڕەمەزانان داوەت و داوەتکاری زۆرە کابرا زۆری لێکاڵێ لێم ناوێ هەربی خۆی ئێکا کە من خۆم پێی نەخۆشەکەم یعنی ئێمە ئەبێ کورد هۆشیاری ئەوەی بۆ دروست ببێ کە خواردن یعنی هەر ئەوە نییە تۆ بیخۆیت و هیچ نەزانی چیە و چی نییە ئێمە مەبەستی ئێمە لەوەیە کە خەڵک تێبگەێنین چەنێ خواردن باشی هەیە و سوودی هەیە لە لایەکی خۆشەکە زیاخۆری تیابگرێ زەرەج و زیانی زۆر زیاترە بەس دکتۆری من دیقەتم مامۆساڵ لە ئەم ڕێنماییانە کە جنابتان و پزیشکە و ڕێزەکان و ئەخەنی اختصاسی ئەم کارەکە قسەی تیاکەوە بە تایبەتیش بەرەکەتێکی مانگی ڕەمەزانیشە کە دایمە لە ڕەمەزانە ئەم مۆزوعانە زۆر باسەکرێت چکە حەزکردن لە خواردن هەتا تازەبوونەوەی خواردن لە بەرچاوی ئینسانە لە ڕەمەزانە زۆر یانیەتە بەرچاوە چکە هەموو خواردنێک قیمەیەکی گەوری لا دروسە بێ لای ئینسان کاتێکە لە ڕەمەزانە چکە کاتەکانی ترۆنە ڕایی لەگەڵێ ئەمەشی یەکە لە دەستکەوتەکانی ڕەمەزان کە خواردن جوانی دروستەکاتەوە بۆ ینی ئینسان جوانە بێتەوە لە بەرچاوی ئینسانە بەس ئایا ئەم خواردنانە کە ئێمە ئەیان خۆین ینی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە چەندێک ئەتوانین بڵین لە ڕووی کێش لە ڕووی وەرگرتنی ڤیتامینەکان لە ڕووی ئاسن و پۆتاسیۆم و ئەو کانزاکان چەندێک ئیسفادە لە ڕەمەزانەکەین وەلەو خواردش ئەگەر بە شێوەیەکی سەحی بیکەین ئایا ئیسفادی ئەم مادانی لەکەین بەڵێ بێگومان وەکو ئیسفادە لە ڕەمەزان ئیسفادەکانی ڕەمەزان یعنی زۆرە ئەنی تۆ ئێستا عیلم وای لێ هاتووە
چیەکە چاو لە فاستینی ڕەمەزانەکە ئینتەرمتن فاستینیان داناوە کە ڕۆژووی پچڕی پێ ئەڵێن ڕۆژووی پچڕی زانستی ئەمە بۆچی دانرابوو کەسانە دانرا کە کێشیان زۆرە لەسەر بنەمای چی دانا لەسەر بنەمای ڕەمەزان داێناوە کە تاقی کراوەتەوە لەسەر خەڵک طبعا ڕەمەزان ئیسفادی بالضبط طبعا ڕەمەزان بۆ خۆی کێشدا ئەبەزێنێت چەوریدا ئەبەزێنێت لەش لە ژەهرایی بوون پاگەکاتەوە یعنی وەکو تاقەیەک بۆ مێشک و ئەوانە ئەگەڕێنێتەوە ئەم لاشەیە بە کاملی پاکەکاتەوە لە خانە خراپەکان و لە ژەهرایی بوون طبعا ئەمە بۆ خۆی ئیسفادێکی زۆر زۆرە بەڵام ئەگەر ئێمە لی تێکنینەوە یعنی ئێمە بەچی لی تێگەین ئێمە بەژەمی بەربانگەکەمان لی تێگەین و بە پارشێوەکەمان لی تێگەین ئەگەر ئێمە ژەمێکی تەندروست هەم بۆ بەربانگمان هەم بۆ پارشێومان هەڵبژێرین بێگومان ئیسفادێکی زۆر زۆر لە ڕەمەزانەکەی هەم لە ڕێی دابەزینی چەوریەکانەوە هەم لە کۆنتترۆلکردنی شەکرەتەوە هەم لە کۆنتترۆلکردنی زەخت و بەرزەپەستانەوە ئەمانە هەر هەمووی ئیسفادەکە لە ڕۆژوو بەس لە ئەم ڕێنمایانە سوودی زۆر گەیان و هەر بوا بزانەکە زۆربەی خەڵک وازی لە شەکرهێناوە لەگەڵ چا نایخوات کەواتە ڕێنمایی خۆی بۆ خۆی سوودێکی زۆر گەوراگەێنێت یعنی سێمە وازین هەموو خەڵک سەر شیرینیە خوا بەس هەمووی وانە ئێسا ناتەبان هۆشیارکردنەوە تەبان ئیسفادەیە بێ لە ڕێگەی میدیاکانەوە زۆر زۆریش ئیسفادەی زۆر باشە دکتۆر ئێمە ناوبڕێک وەرەگرین دوایی ئەچینە لای شێفە بەڕێزەکەمان بۆی لەوێ هەندێک بە عەمەلیش شتەکان ببینی هەندێک قسە لەسەر و بابەتانە بکەیت ناوبڕێکی کورد دەگەڕێینەوە لاتان بینەرە بەڕێزەکە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئێستا لە چێشتخانەکەی کاکشێف نەریمانی ماندوو نەبی ئەو دەمێکە خەریکی ئامادەکردنی خوانی ئێوارەیە و دکتۆر بەڕێزەکەش لێرەیە ویسمان بە عەمەلی لێرە هەندێک باسی ئەم جۆرە خوانانە بکەین کە ئامادەکرێستا دکتۆرە شتێک ئامادەیە زەڵاتە ئامادەیە سوبە ئامادەیە وابزانم خواردنەکەشی شتێکی باش ئەم جۆرە خۆراکانە ئەم جۆرە سوبە ئەم جۆرە زەڵاتەیە گەر تاکیدی لێ بکەیتەوە بەم پێک هاتەیە ئیسفادەیەکی هەیە بۆچی پێویستە لەسەر سەفرە بێ وەکو ئاماژەت پێدا وەڵی وەکو وتمان پێشتر باسمان کرد سوپەکە ئیسفادەی زۆر زۆرە لەبەروی هەم خواردنێکە ئاسان هەرسەکرێ هەمیش لەگەڵیا یعنی تۆ مایدەت چنێکە لە فاست بوو یان چنێکە بە ڕۆژوو بووی لە بەیانیەوە مایدەت تقریبا بڵێ شێوە گرژبوونێک گرژ بووە ئەمە زۆر زۆر ئیسفادەی لە ئەبینی لەوەی کە یەکسەر ژەمێکی سەرەکی بخۆیت بەڵام تاوان سوپەکە شوێ بزانی پێگاتەکانی شیترەگەر نازم شێف بۆمان ڕوونکاتە پێگاتەکان سوپەکە پێکاتەکەی پەتاتەیە بڕۆکلیە جێزەرە قارچکە تاو زۆر باشە ئەی بڵێ بە نیسکەیان بە چ شتێک بە ئارد بە چ شتێک خەسکراوە بە هیچ خەس نەکراتەوە بەس بەهینی خۆی بەس خۆیتی بە زەیتی زەیتونیش زۆر باشە تا حدێک شتەکانی زۆر زۆر سروشتی هەم سەوزەڵاتی تایە هەم کاربۆهایدرێتی لێوەرەگرین هەم ڤیتامینەکانی لێوەرەگرین هەنێک کەسێ سوپەکە وەکووتمان بۆیە پێکاتەکانی زەڕورە بزانین هەنێک کەسێ سوپەکە بە ئارد طبعا ئاردەکە ئاردێکی سپی بەکارێنێ زەرەدی زیاترە لە قازانجەکە باش نییە سوپەکان هەتا بکرێت شتی سەوزەوات بێ زۆر زۆر باش ئەمە دەکرا و هەندە بازارە دکتۆرەوە چۆنە وەڵی لەگەڵ ئەوە شانین سوپ لە ماڵەوە دروست بکرێ و بەدەستی خۆت بۆ پێکهاتەکەی بۆیە بزانی یەکەم لەبەر پێکاتەکەی خۆت چ پێکهاتەیەک بە زەڕور بزانی و بە باش بزانی ئەو بەکارێنی ئەمە یەک دوو زۆر بەیشتە لە قوتونژاوەکان یا لە زەرفکراوەکان موادی حافیزەیان تایە یعنی ئەو موادی حافیزەیە هیچ ئیسفادە لە خواردنەکەیان ناهێڵە لەبەرەوە شتەکە بە فرێشکە ئامادەکرێت ساس ئایا تا چندێک سروشتی ینی ساس ئینسان خۆی ئامادەی بکات کام جۆرانی بۆ لە فۆشت سۆسەکانە مەسی لە سۆسی شۆرباکان سۆسەکان وەڵاهی ئەگەر لە چی ئامادەکەن ئێوە بۆ خۆتان من ڕاستی خۆم هی مارکێت و شتیچ بەکارانە وەکو پێم وتن عادەتەن زۆربەی شتەکان ئەوە موادی حافیزەیانتیایە و کەس نازانێنی پێکاتەکەیان چی و چی نییە بەڵام ئەگەر خۆت لە ماڵەوە ئامادەیەکیت ئەزانی ینی موادەکەی چی نییە ئەوە زۆر باشە هیچ زەرەرێکی نییە ئێستا خواردنەکەمان ئەم خواردنە ئەگەر کاکشێف نەریمان هەندێک باسی بکەی بۆی دکتۆرە کۆمنتێکی لەسەر بدە سنگی مریشکە هەروە بێتەوە بیبەری ئەلوانی تایە لەگەڵ پەتاتەیە بەڕۆنی کوردیش کردومانە زۆر باشە خواردنەکە خۆی یعنی بۆ کەسێک هیچ کێشێکی تەندروستی نەبێ باشە هیچ مشکلەیەکی نییە باشە بەڵام عادەتەن پەتاتە تۆزە شەکری زۆرە
نیشاستەی زۆرە هەمووی ئەبێ بە یعنی بەس شێوەیەکی زۆر خێرا گلوکۆزی لەشمان بەرزەکاتەوە کە خواردن بۆ ئەوە ئێمە ڕێنمایی ئەوە ناکەین کە زۆری لێ بخورێت تەنانەت لە کەسێکی شاکە تەندروستە باشە بەڵام بۆ ئەو کەسانی کە نەخۆشییان بۆ نەبەن و نەشەکریان هەیە باش نییە بخورێت کەمی لێ بخۆن بەڵێ ئەمانی کەسی طبیعی کەمی لێ بخوا کەسی کە شەکرە هەیە لی نەخوات بەڵێ باش چیترمان هەیە برنجێکیشمان هەیە فینسیمان لێنەوە بە شێوازێکی سروشتیانە هەم زەردە شتێکی زۆر بێڕۆن کەمی ڕۆنتیان بەزەیتی زەیتون کردومە بەزەیتی زەیتون کردمە باشە خۆڕۆن شتەکەی نەقرچە وەکو لانی بەهارات و شت عەفو بۆ بەهارات عادەتەن بۆ ژەمی ڕەمەزانن بۆ بەربانگ بەتایبەت ڕێنمایی ئەو ناکەین کە خواردنەکانمان بەهاراتی زۆر تیابێت لەبەر تینوێتیەکی زۆر هەم لەبەر دڵەکە زۆر ئازادیشکەم تێ کردووە زۆر باش بەکارهێنانی زەیتی زەیتون لە باتی زەیتەکانی ترت خستڵاتێکە باڵێ طبعا خۆی عادەتەن ئێمە بۆ وەکو لایانی ڕۆن پێشنیاری عادەتەن ڕۆنی ساچریت و ئەنساچریتمان ینی ڕۆنی تون و ڕۆنی شلمان هەیە عادەتەن ئێمە ڕێنمایی ڕۆنە ینی لەگەڵ ڕۆنە شلەکانان وەک لەگەڵ ڕۆنە تێرەکانە جیاوازیان چییە؟ ڕۆنە تێرەکان عادەتەن کۆلیسترۆل بەرز دەکاتەوە و ئەبێتە هۆی مەینی خوێن باشە ینی دروستبوونی کڵۆ لە ناو لولەکانی خوێنە و پێویستن ئەوانی ینی بەس بە ڕێژەیەکی کەم زۆر کەم لە جسمە بەڵام ڕۆنە شلەکان باشترێکە و زەردێکی ئەوتۆیان نییەگە بە ڕێژەی ئەتیادی بەکار ئەگەر زەیتی زەیتون لە بری ئەوش بەکاربهێنرێت چ جیاوازێکی هەیە طبعا باشترێکە بەڵام ئەگەر زەیتێکی زەیتونی طبیعی بێت ڕیفاین نەبێ هایدرۆجینەیتد نەبێ ئەمانە زۆر مشکلێن ینی خەڵک نایخوێنێتەوە لەسەر قوتوی زەیتەکان کە ئەوانن کە بوون من لە کوردەواریەکانیان لە کارگەکانی نێوخۆ بەدەستێن بەڵێ بێگومان زۆر باشە ئەو دا و دەرمانانە بەکارهێنانیان چۆنە؟ وڵی وەکو باسم کرد بەهاراتەکان عادەتەن بۆ ڕەمەزانان پێشنیاری ناکەین خواردن زۆر تون و تیژ بێ هەم لەبەر تونێتی زۆر دروستەکە ئەو زۆر ڕائکێشە هەمیش لەبەر ئازاری گەدە و دڵەکزە زۆر هینی ناکەین پێشنیاری بەکارهێنانی زۆریان ناکەین لای کاکشێف میوەش دەسەکەوێت لەگەڵ شەربەت کۆمنت لەسەرەوانە چییە لەسەر سفرەکە فرێشە ڕاستە وەکو شەربەتەکە تەنانەت ئەگەر فرێشیش بێ ئێمە بەلامان و باشترە میوەکە بخورێ لەوەی کە شەربەتەکە بخورێ باشە بەڵام وەکو ئەوەی کە تۆ لەسەر سفرە بێ بە باشی نازانین لەسەر سفرە بێ چکە عادەتەن تۆ وەجبێکی خواردن خواردووە ڕێستێک بی بۆ مەعیدەیە تا تۆزێک ئەو خواردنە وەرەگرێت تا تۆزێک ئەو هەرسیانەکە چۆن بڵین لە دوای سعاتێک 2 سعات ئێستا شەو تقریبا باشە خراپ نییە ئەتوانی دەوری سعات نۆبی خۆی 2 سعات تێمێنێت تاخە ینی تا 2 سعاتی بمێنێت بخورێ باشتر طبعا تاوان میوەکە ڕیشاڵی تیا شەربەتەکە ڕیشاڵەکەی نامێنێ و ئیسفادی زۆری نامێنێت تقریبا نەبێ بە شەکر ڕاستە تۆ کاتێک لێ ئەگرێ ریشاڵەکان فڕێ دەدی بەڵێ بێگومان زۆر باشە بە شێوەیەکی گشتی چی ئیزافەیەکت هەیە لەسەر سفرەگەر بۆ ئەم خواردنانی کاکشێف بۆ ئەم خواردنەکانی زۆر لە جێ خۆیەتی ینی هەم زەڵاتە هەیە هەم سوپ هەیە هەم ژەمە سەرەکیەکەشمان هەیە ئەنج بەڵێ بێگومان ئەم زەیتونی کە دایناوە زۆر لەگەڵ یام زۆر باشە زەیتون یەکێکە لە ئەو شتانی کە کالۆریکی زۆر باشی لێ وەرەگری زۆر ئیسفادەیە هیچ شتێکی کەم و کورتی نییە هەر لە ئاو خورماکێکەوە ماگەشی لێ تا ئەو خورماکەشەوە سێ ڕۆژ دەرەژی باشێنێت ڕازانەوەکەشی گرنگەوە طبعا تۆ طبعا ئەو ڕازانەوەی عنی وات لێ ئەکات زیاتر خواردنەکە لە بەردەمت بە چێش بێ و زیاتری لێ بخۆیت ئەمە جارە ڕازانەوەم بۆ نەبرێ دوکتۆرە بەس خواردن وا باشە لە قاپی بچووکا بخورێ زۆر ئەو شتە هەیە لەبەر ئەی تۆ یعنی کە قاپەکە و بچوو بوو ئەگەر زۆریشی تێکەیت بەس قاپی گەورە زۆریشی تێ پێی دیار نەهێشتێ بۆ باش لە شەوانی ڕەمەزانە یەک ژەم بەسە خواردن وەریە پێویست ناگە هەیە سعاتی 11 چوزانم دەسەکە بە سووکە خواردنێکی ترڵا هەر هیچ پێشنیاری خواردنی دووەم ناکەین بەڵام تۆ گەشتیش بخۆی یعنی شتی تریش بکەیت جا لە خواردن یعنی بڵین تەنانەت چەرە ساعت بێ میوەش بێ پێشنیاریەوەکەین تا 2 سعات بمێنێ بۆ خەو یعنی ئەخیر شتە بخۆی بەڵام ئاو خواردنەوەش زۆر گرنگە ینی هەتا ئەخەوی ئەو خواردنەوە بێت تعویزی ئەوە بکەینەوە کە لە ڕۆژەکەیە هیچ ئاومە نەخواردێتەوە ضرورە ئێمە 2 لیتر بۆ 3 لیتر ئاو وەربگری وڵا باسی ئاو خواردنەوەی پرسیارێکم هەیە من زۆر جار تەناقوزات دەبیستم لەوەیە هەیەڵێ لەگەڵ خواردنە ئاو بخورێتەوە هەیەڵێ نەخورێتەوە دواتر پێشتر بزانم تۆ تۆسیەت چییە لەگەڵ ژەمە خواردنەکەیە
ئاو بخورێتەوە یان پێش و دوای بخورێتەوە وڵی کێشەی نییە ینی تۆ لەگەڵیشی ئاوکە بخۆیتەوە مهم بە بڕێکی کەم بیخۆی ئێمە بەس ئەومان بەلاو مهمە تۆ ئاوکە کەم و بە هێواشی هەم خواردنەکە بە هێواشی بخۆی هەم ئاوکە بە هێواشی بخۆی جێ ئاو ناگرێت ئەنی چا خواردنی زۆر طبعا نەوەڵا ئەجا لەگەڵیشە ئێمە پێشنیاری زۆر چا خواردن ناکەیت لەبەرەوەی کافاینی تایە بڕێکی زۆر ئاو ڕائکێشێ جارێ خەسەتەن بە پاشێوانە ئەو ڕۆژە کامل تینوتە بێت لەناو خەڵکەوە بەواڵێ من چاکە بخۆم تینوم نابێت بەس بزەوت شتەکە بە عکسەوەیە خۆی چاکە زیاتر بۆ سەرێشەیە خوێ طبعا بۆ سەرێشا خوێ بەڵام هۆکاری سەرێشەکەش زۆر کات کەم خواردنەوەی ئاوەکەی ڕاستە زۆر باشە کاک شێخ تۆ پرسیارێکی تایبەتت نەما عزەتی دکتۆرە خانماندا دکتۆر سروش و هاوکاری ماستەر لە کلینیکی خۆراک زۆر بە باشی ئەوە لە ڕووی زانستی تەندروستیەوە ڕێنمایی باشی لەبارەی بەشە خۆراکەکانەوە پێداین ئێمە بێ بچینەوە شوێنەکانی خۆمان نەگەر ئیزافەیەک هەبێت لەبێ باسێکین و گەر باشە تۆ خۆت چیت هەیە دکتۆر ئەگەر بۆ مانگی ڕەمەزان و بۆ بینەرە بەڕێزەکان والله ئەوەی بەلای منەوە مهمە خەڵک هۆشیار بێتەوە یعنی ئێستا شتەکان زۆر ئاسانکاریە لە بەردەستی خەڵکا قەنەعەت ناکە یعنی ئەوەی کە جاران بۆ نمونە باپیرمان چوزان باوکمان باسیێکە چەند بە زەحمەت شتێک عیلمێک بەدەست هاتووە ئێستا زۆر ئاسانترە هەر بڕۆ ینی یەک کلێک لە گوگڵ کە دار و بەردە بۆ ئەهێنێ ینی خەڵک بخوێنێتەوە هۆشیار بێ ینی قسە لە هەموو کەسێک وەرنەگرێ ینی لەگەڵ ڕێزما زۆر میدیا پڕە لە ڕێنمایی سوشیال میدیا پڕە لە ڕێنمایی کەسیش نازانێت کێ ڕێنماییەکە ئەیە ئاین تۆ پێش ئەوی قسەکە لە کەسەکە وەرگری وەڵی من لە خۆمەوە دەست پێکەم پێشی قسەکە لە من وەرگری وەرە بزانە من کێم بزانە من کێم و من چیم پێەیە ئەنج قسەکەم لێ وەرگرە زۆر تەگیریژنەوەی بڕۆ لەسەر منیشەوە خۆی وەرگرە بزڵبت بڕۆ لەسەر منیشەوە بەحس بخێنەرەوە کاکەلانە منیش ئەودەیت نەبم وایە ئێستا شتەکان هەمووی ئەپ تو دیتە ینی تۆ لاانەیە 10 دقیقتر عیلم بگۆڕێ لاانەیە من ئێستا ئەڵەمەم خواردنە باشە مانگێکی تر ساڵێکی تر بڵێن نەوەڵا ئەم شتەی تر باشە و لەبەر ئەوە ینی زۆر مهمە خەڵک خۆی هۆشیار بێت دکتۆرە باسی خوێمان نەکرد خوێ چەند ضرورە لە ڕۆژایسی زۆر جارەوە تا زەختی ئینسان داوەزێ زۆربەی خەڵک بە ڕۆژاک چکە ئاوێکی سۆری لێ ڕۆیان تاویست ناکرێت ئایا خوێ خواردن بە ڕێژەی چۆن بە چ ڕێژەیە بخورێ باشە خوێ طبعاً بەکارهێنانی ضرورە لە بڕی مادەی یۆدیتیە زۆر مهمە هەم بۆ ئەو کەسانش کە خوتیان هەم بۆ کەسیاتیادیش بەڵام وەکو خۆمادا هەموو شتێ بە خێش بەوانە ینی لە حەدی طبیعی خۆیە خواردنەکە سوێر نەبێت چونکە هەم سوێریەکەش ئاوێکی زۆر ڕائکێشە توێنێتیت بۆ دروستەکە و لاشۆ مشکلی زەخت و ئەوانە بۆ دروستەکە خواردنەکان تریش هەر بە ڕێژەی خۆی تایەتی بەڵێ طبعاً تۆ لە هەموو خواردنێکە بڕێکی کەمی تێ ئەەکەیت دکتۆر ئێمە لەسەر سفرە هەر لە مناڵەوە بیگرە تا کەسی بە تەمەنی 90 ساڵە و 100 ساڵی لەسەر کۆ دەبێتەوە بۆ هەموویان ئەم ڕێنمایانە وەکو یەک لە بەرچاو بگیرێنیان جیاوازی نەوەڵا وەکو پێشتریش باسم کرد ئەمەی ئێمە قسەی لەسەر ئەەکەین بۆ کەسێکی طبیعیە هیچ کێشێکی تەندروستی نییە هیچ نەخۆشیەکی نییە و لەگەڵیشیە یعنی تقریبا بڵین بۆ گەنج عادەتەن ڕیژێمی خۆراکی بۆ ئەو کەسانی کە نەخۆشیێکی درێژخایانیان هەیە یاخود ئەو کەسانی کە عادەتەن ئەوانەمان کە پیرن ئەبێر نەخۆشیێکی درێژخایانی هەر لەگەڵا هەیە زۆربەی ئەوانەی کە نەخۆشیێکی درێژخایانیان هەیە جا نەخۆشیێکە شەکرەیە زەختە هەر شتێکی ترە ڕێژێمی خۆراکی خۆی ئەبێت جیاواز بێت دکتۆر باسی گەنج کرد ئەتوانین ینی معدلی عمری لای خۆمان شکر ڕەنگە فەرقیش بکە گەنج لێرە لەگەڵ ئەوروپا فەرقی هەبێت معدلی عمر چەندێکە گەنج لای ئێمە وڵی بە تقریبی ئیتر لە 8 ساڵەوە ئێمە پێڵین گەنج هەتا 60 بۆ 64 ساڵ و ئەوانەی تر هەر گەنجە بەڵێ چیتان ماوە دکتۆرە لەسەر ڕێنماییەکان یا بیسەران و بینەرانی کەناڵەکەمان ینی سوودێکی لێ بینن بۆ ڕێنمایە خۆراکیەکان وڵی بەعام من بەس ئەوەنە بە خەڵکەڵێم هەموو شتێک بخۆن جگە لە شیرینیە دروستکراوەکان شەکرە دروستکراوە دەستکردەکان هەموو شتێک بخۆن بەس لە حەدی خۆیە یعنی لە هەموو شتێک لە کاربۆهایدریت لە پرۆتین لە چەوری لە ڤیتامین و کانزاکان لە هەموو خواردنەکانە هەیە بە حەدی معقولی خۆی بیخۆی و زیاخۆری تیانەکەن یەکی پرسیارما و لەبارەی گۆشتەوە گۆشتی وردە و گۆشتی گەورەمان هەیە کامیان بەکارهێنانی باشترە لە ڕووی تەندروستیەوە وڵی لە ڕووی تەندروستی و گۆشتێک بەکارهێنانی باشە کە چەوری کەم بێت
چۆری کەم بێ هەرچەنە ناخۆشیشە عادەتەن دایمە مەگلێوە کە نەڵێن شتە خۆشەکە هینەکان تەندروستەکان ناخۆشن بەڵامی تر مۆزوعەکە ڕاهاتنە خەڵکەکە لەسەر شتە ناتەندروستەکە ڕاهاتوو بۆیە پێی وایە کە ناتەندروستەکەوترێ ئەم شتە سوورۆکراوە بخۆ بە چوری خۆی سوورکراوەتەوە یا بە چوری حیوان یا خۆمانە هیچ جیاوازیەکی ئەم ڕۆن و چوریانە هەیە لە نێوان ئەوەی کە لەناو قوتووەکانە هەیە با بڵین لەناو دەبانە لەگەڵەوانەی کە چوری خۆیەتی یانی وەکو باسم کرد لای کاکشێفیش چوری حیوانی عادەتەن چوری توونی پێ ئەڵێن ساتوریتت فاتی پێ ئەڵێن ئەم ساتوریتت فاتە ئەبێ بە ڕێژێکی هەبێت لە جسمە ینی ضرورە هەبێت ناڵین نەخورێ بەڵام ئەبێ ڕێژەکەی کەمتر بێ لە ئەو ڕێژەی کە چوری ڕوەکین با بڵین یا ئەو چوریانن کەشلن ئەوان بە طبیعین هەوە بە يعني طبيعي چۆنا هي سە بۆ نمونە تۆ هەموو ڕۆژێ گۆشتی حیوان با بە چوری خۆشی سوورکرابێتەوە طبعا ناتەبیعیە بۆ جسم هەفتەی جارێکی خۆی مشکلە نییە بەس طبعا تۆ هەموو ڕۆژێک و دووژەمە ئەی خۆی ئەمە زەرەدی هەیە یا بوو نە هەفتەی 4 ڕۆژ ئەم چوری حیوانیە بەکارێنی زەرەدی هەیە دکتۆرە بەنسبەت ئێستا بڵین بەعزە کەسە لە من لنجی ئەژنۆم نەماوە یا سۆفانی هەیە ئەو نەخۆشیانەی هەیە بامی ئاخوات یان سەر و پێ زۆر ئەخوات ئەمە هیچ ڕەبتی هەیە بە ئەو مەسەلانەوە وەکو بۆ ئەو بابەتە ڕەبتەکە چۆنا هەیە ئێمە عادەتەن بامی و سەر و پێ یعنی ڤیتامینات و کانزا و پرۆتینی زۆر زۆریانتیایە وەکو ئیسیفادە بۆ جسم هەمووی ئیسیفادەی لێوەرەگرێت بەڵام وەکو ئەوەی کە تۆ بۆ نمونە بڵێ وەڵا ئەم بامەیە ئەم سەر و پێ خاص لینجی ئەژنم زیاکە هیچ پەیوەندی بە ئەوە نیە نەخر ئێمە زۆر کاتمان گرتی ئەستان ڕێنمایی و زانیاریەکانت زۆر بەسوود بوو زۆر سپاس هێوادارین جارێکی تر لەشیان سوودمەند بینەوە زۆر سپاس دەستان خۆش بێ دکتۆر سروشت وەهاب خوێندکاری ماستەر لا کلینیکی خۆراک زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ناوبڕێکی کورد وەرەگرینەوە چینە لای بڕگەیشی ترکە ماوەتەوە خۆشەویستەکان ئەوەی ماوەتەوە بەڕگەی نزاکانی ئێوارانن کاکشە فاتح وەک هەمیشە بە زمانە پاراوەکەی خۆی بە زمانە شیرینەکەی خۆی لەم ئێوارە جوانانەیە ئێوارانێکە کە تایە ماندوو بووین بە پەرستێکی گەورەوە بە زمانی بە ڕۆژەوە لە بەرخاتری خی گەورە کۆتاییەکەی بە نزا و پاڕانەوە دێ لەو احتیاج و محتاجی کە هەمانە بەرامبەر پەروەردگار و لی داواکەین کە بۆمان پڕکاتەوە ئینشاءڵڵا کاکشێخ حەزیەتێکێشە و دەبری ئێمەش ئەو نزایانەکە و منیش دەشمە لای کاکشێف نەریمان بزانین دوایش و کارەکانی بەکوێ گەیشتووە کاکشێخ جەنابتان فەرموون ئێوەش دوجار لەگەڵ من بن بۆەوەی کە من بچمە لای کاکشێف هاتمەوە تەواو ئەوەی یەکەم مابوویەوە تەواو زۆر باش برنجەکە زوو ئامادە بوو وڵات دەستی خۆش بێت ئێستا پێمان بڵێ دوجار خوانەکەی تۆ چی چۆن ئامادەیە چی لە خۆ گرتووە هەر لەبێەوە دەست پێ بکە ئەمە هەمووی ئامادە ئەمە برنجە ئامادەیە ئەمە شکن دۆچەکەمان بوتمان حەزرە ئەمەش برنجەکەمانە بە شێوازێکی تازانەوە کردمانە زۆری جوانە ئەمەش تو بکەی مەژدەڵاتەکەیە مەژدەڵاتەکەیە ماشەڵات دەستی خۆش بێ زۆر جوان ئامادەت کردووە بێکاگ ئارام ناخۆش هەر زۆر زۆر باشە باشە خۆ قسێکی نییە بۆ کاگارم طبعا لەم بەرنامەیە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و کۆمپانیای دۆلفینسی بۆ بەرەما خۆراکیەکان هیوادارین سەرکەوتوو بن دوجار خوانەکەمان لەگەڵ کاکشێف نەریمان بۆ ئامادەکردوون و زانیاریەکانیشمان پێشکەشکردن ماوەتەواوی کە کاک شێخ نزا و پاڕانەوەکانمان لە کۆتایی بەرنامەکەیە پێشکەش بکە ئێمە لێرەوە لەگەڵ کاکشێف نەریمان و هاوکارانم بەخواتان ئەسپێرین خی گەورە عیبادەتی ئەم ڕۆژووی لێ وەرگرت بن کاکشێخ فەرموو خۆزابەتم وصعباس بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين
إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم وفقنا لما تحبه وترضاه. يا رب العالمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين أغثنا. يا رب يا رب يا رب يا رب يا رب يا رب إخويجان إيمان من كامل بكو عفو من كولمان خوش بم هدايتي زياتر من بدا يا رب من كبخزمة كاري قرآن يا رب من كبخزمة كاري إيمان بلاو كردنوي إيمان إسلامتي يا رب بمن كبو كساني كالرقي حقيان بينيو تسقالي كشليان لا ندا يا رب هداية من با هدايتي گنجكان من با هدايتي منالو نوكان من با هدايتي خومانو دايكو باوكو كسوكار من بدا هتا زياتر هداية من بدي زياتر بختور بينو زياتر لبهشتكي دنيا وسيري بهشتكي قيامتكي دامزراوی من پی ببخشا کرامتی استقامت و دامزراوی من پی بده یا رب یا ربی استقامت من پی ببخشا اخلاص من پی ببخشا توفیقات خود من بو بنیرا رزق و روزی حلال من پی ببخشا دین من دامزراو بکا منالکان من صالح بکا خیزان و منال و نوکان من صالح بکا دایکو باوککان من لیان خوش با اوانیان كوفاتيان كردو يا رب يا رب يا رب بشداريان كلهمو خير وخيرات يكمانا اوانيان كماون عاقبة خير ولش ساغ ودور لبلا ومصيبتيان كا دليان خوشك بنوكانيان بويك ديندار واهل ايمان نوي نوي نوكانيشيان بك بكساني ديندار وخزمة گزار وبسود ودور للزيان يا رب يا رب اخوايشان اواني لم دعاء قوريا بشدارن لم تنجي مغربيا لتوبارينوا لم مجلس فراوانيا آمين بو أم دعاينا كان دعاكاني ناوكروكي دليان ليور بقرو قبولي بكا بيان كبا أهلي إخلاص ودينداري كراس دا مزراويان بكا عاقبة خير منك يا رب يا رب إخوائي هيج روجي نروى بسرمانا كدعاء عاقبة خيرينك دعاء عاقبة خيري قورترين وسرتوبي دعاء كان من يا رب يا ربي خويا عاقبة خير منك رومان لعاقبة خيران بك لقافلي عاقبة خيران بي يا رب يا ربي خويا لمحشر الرزر نبي شرمزار نبي شرمزاري محشر وبرزخ سزايك هيجي كم ترني لسزاي دوزخ خويا شرمزاري لا يتو نبي يا ربي ستري قناها كان مانك وعفو مانك يا ربي لأهلي غفلت نبين لأهلي ونبين كوريات كردنا كدليان داش لكيو كآتكاني قرآن تأثيري لسر دليان هبو يا رب يا ربي خويا قرآن بكيت بهاري ضلمان بكيت منفعتي دنيا وآخرة مان بويك يا مزور لخزمة قرآن أبين بمان كبخزمة كاري قرآن وإيمان بمان كبخزمة كاري أهل دين وإيمان يا رب العالمين بمان كبو كساني كمتواضع وقردن كشنو خوب سلزانين بدور من بقرا لنا خوش يدرون يكان بدور من بقرا لنا خوش يعني كآلو دي أقري دوزخو وابستي أقري دوزخو رزقار نبوان بين لأقري دوزخ يا رب يا ربي لنا خوش يكاني كبرو خوبش الزانين
شرک و گوناه و ڕیا بمان پارێزە یا رب لە گوناهێ بمان پارێزە یا رب کە بچووک بێ مەلای ئێمە و لای تۆ زۆر گەورە بێت وریامان کەرەوە لە بەرامبەر گوناه و غەفڵەتەکان ئیلاهە العالەمین لە هەموو نەخۆشەکانمان خوای گیان شیفایان بۆ بنێرە بۆ نەخۆشەکانمان ئەوانەی کە نەخۆشن نەخۆشی درێژخایەنیان هەیە خوای شیفایان بۆ بنێرە ئەوانەی کە هەر نەخۆشی و ئافاتێکیان هەیە شیفایان بۆ بنێرە ئەوانەی دڵیان تەنگە و نەخۆشی دەرونیان هەیە ئیلاهە العالەمین لەم تەنگی مەغریبەیە ئیلاهە العالەمین شیفایان بۆ بنێرە ئەوانەی هاوسەرگیریان نەکردو بە کەسی باشیان بگەیەنە یا رب یا رب ئەوانەی کێشەی خەزانیان هەیە کێشەکانیان بۆ چارەسەر ببێت یا رب العالەمین ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە یا ربی خوایەکیان ئەم وڵاتەمان پڕ بکە لە خۆشی و فەرحانی و هەرزانی و ڕەحمەت و بەرەکەتی بەسەرا ببارێنە ئەم وڵاتەمان ئەم کوردستانەمان بە دوور بگرە لە شەڕی شەڕخوازان یا رب العالەمین لە تەماعی داگیرکەران و زلهێزان یا رب العالەمین وڵاتەکەمان بپارێزە و بە مەحەبەت و خۆشەویستیەوە بمانژێنە بەیەکەوە یا رب یا ربی مەحەبەت و خۆشەویستی و ئولفەت زیاد بکە لە ناو چین و توێژە جیاوازەکانی میلەتەکەمانە یا رب میلەتێکی موسڵمانی بێکەس ئیلاهە العالەمین هەر تۆ کەسمانی بیپارێزە لە هەموو شەڕ و دوژمنێکی یا رب تەوفیقمان بە و هیدایەتمان بە سەربەرزمان کە یا رب یا ربی سەربەرزمان کە لە دنیا و لە قیامەتە یا ربی خوایەکیان دڵمان چاومان ڕۆشن بێ بنەوەکانمان کە ئەهلی دین و ئیمان بن ئەوانەی کە مناڵیان ناساڵحە خوایە مناڵەکانیان بۆ ساڵح بکە یا رب ساڵحیان پێ ببەخشە یا رب دڵیان ڕۆشن کەرەوە بەوەی کە مناڵەکانیان هیدایەت وەربگرنەوە یا رب العالمین یا ربی خوایەکیان ئەوانەی ڕێی ئیمان و ئیسلامەتی و نێژ و تاعەتیان نەگرتووە یا رب العالمین هیدایەتیان بە ئەو مشکلانەیان مەهێڵە کە عەرقەلە و مشکلن لە بەردەمیانە تا هیدایەت وەرنەگرن شیفای هەموو نەخۆشەکان بنێرە یا رب العالمین بەتایبەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایەن و هەروەها ئەوانەی لە نەخۆشخانەی هیوا کەوتون یا هەر نەخۆشخانەیەکی کوردستان کە ئەو نەخۆشیە مەترسیدارانیان هەیە خوایە شیفایان بۆ بنێرە خوایە سەبری زیاتریان پێ ببەخشە خوایە ئەجر و پاداشتیان نەفەوتێ خوایە هەرگیز یا رب العالمین ناشکری و بێتەحەملی نەکەیتە نسیبیان تا ئەجر و پاداشتیان کەم بکات یا ربی خوایە دڵخۆشیان بۆ بنێرە یا ربی خوایە بەرەکەتی سەبریان بۆ بنێرە چونکە بەرەکەتی سەبر و عیلاجی سەبر و ئەو دەستکەوتە گەورەی کە لە سەبرایە هیچی کەمتر نییە لە شیفایە کە تۆی نێری خوایە سەبر و شیفایان بۆ بنێرە بۆ هەموو نەخۆشەکان یا ربی هەر ماڵێ سفرەکەی قەرەباڵغ نیە خوایە بۆی قەرەباڵغکە هەر ماڵێ مناڵی تیانە مناڵیان پێ ببەخشە ئەوانەی داوای مناڵەکەن ئیلاهە العالەمین و ژن و پیاوانەی کە مناڵیان نێتا ئێستا خوایە مناڵیان پێ ببەخشە ئەوانەی مناڵی نەخۆشیان هەیە خوایە شیفایان بۆ بنێرە یا شافی یا شافی یا شافی شیفایان بۆ بنێرە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين اللهم آمين